ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەما عەلی مجایشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیەمان تایبەتە بە هەڵبژاردنەکانی ئەڵمانیا، هەڵبژاردننی ئەڵمانیا، هەڵبژاردننی پێشوەختی ئەڵمانیا کە هەفتەی ڕابردووە جامدرا و لێکەوتەکانی ئەنجامەکانی و ئەو دۆخەی کە هەڵبژاردننی تیا بەڕێوە چوو، کاریگەریەکانی چ لە سەر ئەڵمانیا خۆی لەسەر ئەوروپا و بە جۆرە لە جۆرەکان خوێندنەوەی لە ئاستی هاوسەنگەکانی دنیاە. بەر لەوەی دەست بە بەرنامەکە بکەم، داوام وایە لە ئاوڕانێکە بینەرانێکە لەگەڵمانن کۆمەک بکەن بە شێرکردنی لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگای یوتیوبەوە لە سۆسیال میدیای خۆیان، و ئەوەش بڵێم کۆمنتەکانی ئێوە، پرسیارەکانتان، سەرنجەکانتان و تەنانە ڕەخنەکانیشتان لە بەرچاوەگرین. ئەگەر بە شێوەی کۆمنت بینێرن حتمما هەوڵەدەین لەگەڵ میوانی بەرنامەکەمە کە ئەمڕۆ لە ئەڵمانیەوە لەگەڵمایە وەڵامیان پێ بدەینەوە. بەرحاڵ ماوڕێ میرۆم لەگەڵایە لە ئەڵمانیەوە. ئەم کاتت باش میرۆ، زۆر سپاس کە ئامادە بووی لەم بەرنامەیە بەشداربی و وەڵامی پرسیارەکانی ئێمە و بینەران بدەیتەوە. زۆر بەخێراتی. زۆر سپاس هاوڕێگان، ئەم کاتێ خۆت باش و سڵاو ڕێزمەیە بۆ بینەران، داوای لە بنیان لەکەم ئەمڕۆ ئەگەر جاجار بکۆکەم هێشتا وشکە کۆکەیەکم ماوە. باش بوو، شانسمان هەبوو. حاڵە بێ من نیشتاوایەکی لێبوردن لە بینەران بکەم قەراروا بوو بەرنامەی ئەمە ئەمڕۆمان دوان بێ. یەکەمین بەرنامە لەگەڵ ئێوەی ئازیز، دوای ئەوەش لەگەڵ بەکر ئەحمەد سەبارەت بە نەزمی دنیا، خود بێنەزمی ئەمڕۆی دنیا قسە باسێ بکەین. بەرحاڵ ئەو بەرنامەیە لە جێگەی خۆیاتی لە هەفتەی داهاتوە پێشکەشێکەکەین، بەڵام بە هۆکارێکەوە ئەمڕۆ بەکر ئەحمەد نەیتوانین لەگەڵمان بەشدار بێ، لەبەرەوە حتمما لە هەفتەی داهاتووە هەوڵەدەین ئەو بەرنامەیە پێشکەش بکەین. بەڵێ هاوڕێ میرۆ، لە هەفتەی ڕابردوو ڕۆژێکی وەکو ئەمڕۆ بوو، یەکشەمە، هەڵبژاردنێکی پێشوەخت لە ئەڵمانیا کرا. من سەرەتا پێم خۆشە بۆ بینەرانی ڕۆشنکەیتەوە کە بۆ ئەو هەڵبژاردنە پێشوەختە کرا، هۆکارەکانی چی بوو، چی وای لێ کرد کە بەر لەوەی کە کاتی شۆڵز تەواو ببێ بڕیاریدا کە هەڵبژاردننی پێشوەخت بکە، لە حاڵەکە کە بینمان ئەنجامەکانی زۆر بە قازانجی نەبوو. خۆی ئەم هەڵبژاردننی نوێ بووە قەرار بوو 28/9/2025 بکرێ. ئەم بڕیاری پێشوەختە درا لەبەرەوەی حکومەتی پێشوو پێوتێ حکومەتی ئەمپل، یعنی ترافیک لایت، لەبەر سێ ڕەنگی زەرد و سوور و سەوز. ئەمە لە سێ حیزب پێکات بوو. حیزبی سەوزەکان ناوی خۆیان بەخۆیانەوەیە، لەگەڵ حیزبی سۆسیال دیموکرات کە ڕەنگی سوورە، و لەگەڵ حیزبی FDP ینی دیموکرات ئازادی خوازەکان کە ڕەنگیان زەردە. ئەمە سێ کوچکەی حکومەت بوون. ڕاوێژکار ئۆلاف شۆلز بوو لە پارتی سۆسیال دیموکرات، ڕۆبەرت هابێک وەزیری ئابووری لە سەوزەکان، و FDPش کە حیزبێکی نیوەلیبراڵە، ینی بە باوەڕی بە ڕادیکالیزمی بازار هەیە، لە حیزبی زەردەکان بڵێن FDP بوو. کێشەیان هەبوو. چەند ساڵێکم ئابووری ئەڵمانیا وەکو ئەڵێن لە داکشانایە و قەیرانی هەیە، و بۆ دەربازبوون لەم قەیرانانە پێویستیان بەوە بوو ئەم ساڵی ڕابردوو بوو دەست پێشخەریەکی ئابووری کرا، و بەڵام نەیانەتوانێت ڕێکەون لەسەری، لەبەرەوەی کێشەی ئەساسی هەبوو لە بینی حیزبی FDP، حیزبی زەردەکان لەگەڵ پارتی سەوز و سۆسیال دیموکراتەکان. ئەو وەزیری دارایی
کە لە FDP بوو کریستیان لیدنا ئەو ئامادە نەبوو ئەو شتێک کە پێ درێ شولدن برێمزە لێرە ینی برێکی قەرز لە هینەکە بۆ سێنیت ئەوە بڵێم ڕێکارێکی زۆر نیوەلیبرالیە ڕێکارێکی زۆر نیوەلیبرالیە بۆ ئەوەی کە ڕێگە بە دەوڵەت نەیە حکوومەت قەرز لە حەدێکە بۆ سێنێ بۆی نە هەرێمەکان بتوانن قەرز بکەن نە خودی دەوڵەتیش بەڵام ئابووری ئەڵمانیا پێویستی بە بەرهێنان هەبوو پێویستی بە ئەوە بوو قەرز بکرێ پێویست بە بنیاتنانی ئینفراستراکچەر هەبوو ئەوە بڵێم ژێرخان و ئەو کریستیان لیدنا نەیەویست ینی ڕازی نەبوو بەوە ئەوت ئەمە لە شتێکە لە دەستورە چەسپاوە لە دەستورە چەسپاوە کە نابێت ئەم ڕێکارە شل بکرێتەوە بەری بۆ شل بکرێ و دەوڵەت بە ئارەزوی خۆی بتوانێت قەرزکە کێشەیان زۆر بوو و ناگەشتن بە هیچ دەرەنجامێ ئەوە بوو لە مانگی 11 ساڵی پارە دوای چەند مشت و مڕەیە کریستیان لیدنا بڵێن لە حیزبی سەردەکان لە FDP دەرکرا ئیستیقالەی کرد و لەگەڵ دوو وەزیری تری ئیستیقالەیان کرد دەستیان دەکات کێشایەوە هەرە وەختەیش کۆ بڵێم پەیپەرێک بڵاوکراوەیەک 28 لاپە ڕەبووی ئەم حیزبە کەوتە میدیاکانەوە کە گوایە ئەم حیزبە هەر نایەوێ لە حکوومەتا بێ یانە حکوومەتە هەڵبوەشێنرێتەوە هەر پێشتر پلانیان نابێ مەسەلەکە هەرچیە بێ لە کۆتایە پەیوەندی بەوە هەیە یعنی پەیوەندی بە دوو ڕەوتەوە هەیە ڕەوتێکە لە ئەڵمانیا کە هەر درێژە بەو سیاسەتە نێولیبراڵی پێشوو بدات ئەوەی کە پەیوەندی بە داراییەوە هەیە و نیوەلیبرالیزمێ جێبەجێکە کە لە کتێبەکانە هەیە یعنی بەموو لێلانەیە و لە بەرامبەرە ئابووری ئەڵمانیا پێویستی بەوەیە کە ببێتەوە ڕکابەری گەورە لە بازاڕی جیهانیە لەبەرەوە لایەنەکانی تر ئەیانەوێ جۆرێک لە کەینیانیزمی عەسکەری سەربازی پەرە پێ بدەن یعنی هەم کۆمەلگا ئامادەبێ هەم بۆ هەموو شتەکان نەبێ بە ڕێکاری دارایی بەڵکو ئابووری بە شێوەیە بەهێز بکرێ کە ئابووری ئەڵمانیا کۆمەلگای ئەڵمانیا حاضر بێ بۆی قبوڵی کە ئابووری ئەڵمانیا توانای هەناردەکردنی لە بازاڕە بەهێزتر بێ و بتوانێ بەرژەوەندیەکانی بپارێزیە ینی هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی ئابووریەوە ئامادە بێ بۆ هەموو ئەگەرێ لەبەرەوە مانگی 11 بوو ئەم حکوومەتە هەڵوەشایەوە و بڕیاری هەڵبژاردنی نوێدرا ڕاستە بەڵام وازانم کە حیزبی لیبرال لەم هەڵبژاردنەیە کە کرام هەڵبژاردنە پێش وەختە دەنگی کافی نێنا کە بچێتەوە ناو پەرلەمان یا خود حیزبی FDP ئەو زەردەکان ناتوانی دانی ئیفلاسیان کرد هیچ شتێکیان پێ نەبوو ینی بۆ ڕاستە چاکە کاوێ سۆشیال دیموکرات بە جۆرە لە جۆرەکان ئەنجامەکانی هەڵبژاردنیش نیشانی دا کە قەیرانێکی سیاسی گەورەتیایە ژیانی چاوەی کە نەیتوانی پارێزگاری لە دەسەڵاتی پێشووتری بکاوە چ ئەو بەشی کە لە دوای ئەم هەڵبژاردنە دەنگەکانی بە شێوەیەکی زۆر بەرچاو کەمی کرد ینی لە تەواوی ژیانی ئەوازانم لە سەدەی ڕابردووەم سەدەیەشە هیچ کاتێ سۆشیال دیموکرات ئەوەنە دەنگی کەمی نەکردووە ئەمە نیشانەی قەیرانێکی سیاسی زۆر گەورەیە کەم حیزبی گرتوەوە بڕایەوە هۆکارەکانی چینم قەیرانە بۆ ئەم قەیرانە ئەوە بەربینی ئەم حیزبە دیێرینەی سۆشیال دیموکراتی گرتووە بەڕای هەنێ چاودێر ئەوەیە کامە ئۆلاف شۆلز ئاخر کۆتا ڕاوێژکاری SPD بێ کۆتا ڕاوێژکاری سۆسیال دیموکراتەکانە بێ قەیرانی سۆسیال دیموکراتەکان قوڵە ینی هەر لە زوو ئەم قەیرانانیان هەیە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە
سۆسیال دیموکراتەکان چیتر حیزبی کرێکاری نی ینی بۆکو خۆیان ئەڵێن حیزبی جەماوەر هەموو خەڵکن هەر لەو کاتەوە مەسەن لە بناغە کرێکاریەکان دوورەکەونەوەی کە پێی ناسراون لە کاتی ویلی برانتەوەی بەڵێ لە سەرەتای بڵم لە 2000ەوە لە ژێر حکمی شرۆدەرە گەرها شرۆدەرە سیاسەتێکیان جێبەجێ کرد سۆسیال دیموکراتەکان سیاسەتی ئەجەندای 2010 پێوترێ ئەوە بۆ بە نیۆلیبراڵکردنی بازاڕی ئەڵمانی بوو هێرش بوو بۆ سەر مافی کرێکار هێرش بوو بۆ سەر دەوڵەتی ڕەفا حکومەتی ئەوە خۆشگوزەرانی بۆ خەڵدابینکە و لە بەرامبەردا ئەو لایەنانەی ئابووریان بەهێز کرد ئەو باڵانەی سەرمایان بەهێز کرد کە زیاتر ئەنویست ئابووری ئەڵمانیا لە بازاڕی جیهانیا توانای منافەسەی زیاتر بێ ینی بازاڕی کەرتی هەناردیان بەقەوەترە کرد ینی ئەمانەی کە پارتی سۆسیال دیموکرات ئەم سیاستانەی کە ئەنجامێدا لە بەرژەوەندی ئەو بنکەیە نەبوو کە هەڵی بژات بوو لە بەرژەوەندی ئەو جەماهۆرە نەبوو کە ئەویان وەکو نوێنەری خۆیان سەیرە کرد ڕاست ئەوە بوو مەسەن قەیرانی 2010 بەسەرعا دواتر قەیرانی ئەوروپا و مەسەلەی یۆناان و قەیرانی پەنابەری و دواتر مەسەلەی کۆرۆنا ئەوانە هەمووی قەیرانێکن هەمووی پینەوپەڕوە کراون بەڵام چارەسەر نەکراون دواتری مەسەلەی جەنگی ئۆکرانیا لەم 4 ساڵەی ڕابردووشە کە سۆسیال دیموکراتەکان لە حکومەتا بوون هیچ کارێکی وا نەکراوە کە مەسەلەن ئەو بنکەی ئەو جەماوەرێکە دەنگەدەن بە سۆسیال دیموکراتەکان تۆزە ئیسفادەی لێ بکەن ینی مەسەلەن لە مەسەلەی هەڵاوسانی ئابووریە لە سابیستی کرێی حەقیقی بەهای خۆی لە دەستداوە بۆ ئەوە ینی ئەمە زۆر بۆ خاڵ نە لە بەرامبەر گرانیان نە لە بەرامبەر مەسەلەی خان و بەرایە لە بەرامبەر هەڵاوسانە هیچ کارێکی وای نەکردووە لە مەسەلەی بۆ بەرهێنانیش لە شار و شارۆچکەکانە لە ژێرخانە سیاسەتی سۆسیال دیموکراتەکان سیاسەتی نەبووە کە خزمەت بە جەماوەرەکەی بکە بەڵام لە بەرامبەرە چی کراوە بودجە سەرفەکرێ بۆ بەهێزکردنی لایەنی سەربازی بۆ خۆپڕچەکردن بۆ بە سەربازکردنی وڵات ئێمانە هەموو وای کردووە کە بەشێکی بنکەی ئەو جەماوەری سۆسیال دیموکراتەکان یا بەرەو لای چەپ بڕۆن یا بەرەو لای ڕاست ینی خودی سیاسەتی سۆسیال دیموکرات سیاسەتێک نییە لە خزمەتی ئەو ناوەیە بێ کە بە تەقلیدی ناسراوە ینی وایە حیزبی کرێکار و حیزبی ئەمان پێڵێن ئیش وەرگرت ئیش وەرگرت یا چینی کرێکار دقیقا زۆر چاکە لە زۆرێک لە لێکدانەوەکانە کە قسە کرێت و بازەکرێت ئەم قەیرانەی سۆسیال دیموکراتەکان بۆ بڵین دڵنەوەییان بۆ کۆچکردووان و پەنابەرانە جێڕنەوە کە گوایە ئەوان ئەڵمانیان پڕ کردووە لە کۆچکرد و پەنابەر و بوونەتە هۆکاری زیادبوونی ئەم بەشە لە کۆمەلگاکانە هۆکاری زۆر تەشەنەکردنی تاوانە گوایە ئەمە کارێکی کردووە کە کاردانەوەیەکی وا هەبێ لەلایەن کۆمەلگاوە کە قوبوڵی پەنابەر ناکە و کۆچکردو ناکە بۆیە لە سیاسەتەکانی سۆسیال دیموکرات دوورکەوتنەوە تا چەند هاتنی کۆچکردووان و پەنابەران
بۆتە هۆکاری ئەمە چونکە ئەم دیارە هەر تەنها لە ئەڵمانیا نییە ئەوەی کە بینرێ ئەمریکاش ترامپ بە هەمان دروشمەوە هاتە سەرکار و باڵوازی دروستکردنی دیواری کرد و ڕێگەگرتنی لە کۆچکردوان هێنایە پێشەوە کە ئەمە سیاسەتێتی و دەست بەجێژ لەگەڵ هاتنە سەرکاریا بۆ ماوەیەک دەستی کرد بە ناردنەوە یاخود دیپۆرتکردنەوەی کارگەرانێک کە گوایە بە قاچاق و بە نایاسایی هاتوونەتە ناو ئەمریکاوە دیارە ئێستا دەنگ و سەدای نەماوە ئەوەماوە بەڵام بەستم وەیەوەی چێکا سیاست بوو تا چەند فراوان بوونەوەی کۆچ کردوان و پەنابەران کاریگەری لەسەر دۆخی سیاسی ئەڵمانیا و بەرەو ڕازوەرگەڕان و ڕاسیزم وەرگەڕانی هەبووە تا چەند کاریگەری هەبوو لەم بوارەوە بڕێت خۆی دوو گوتار هەیە گوتارێکانی ڕاستڕەوەکان خۆیانە یا هی بڵێم حیزبەکانی ناوەڕاستە ئەوەی کە بەرەو ڕاستڕەوی ئەڕۆن ئەوەیە کە پەنابەران هۆکاری هەموو نەهامەتیەکان منەوە پێڵم بە دێگونە چارەکردنی پەنابەران لە کوردیاڵێ هەردارێ لارە بەکنی دێگونە چارە ینی هەر شتێک لەم کۆمەڵگایە هەر قەیرانێک هەر کێشەیەک ئەبێ کێ هۆکارە پەنابەر هۆکارە قەیرانی نیشتە جێبوون پەنابەر هۆکارە زیادبوونی تاوان پەنابەر هۆکارە قەرەباڵغ بوونی نۆرینگەی پزیشک و پزیشکی دان هەتا ئەم ڕاوێژکارە نوێیە کە یەکێک لە قسەکانی ئەوە بوو لە بەر پەنابەر ئەوە مەوعیدی دکتۆری دانمان دەست ناکرد ینی تاو ئاستا ڕوان ینی هەر شتێک لە کۆمەلگایە بێ تێکچوونی ئاهەنگ و بۆنەکان و ئەمانە هەمووی ئەیکەنە هۆکارەکەی ئەڵێن پەنابەرە لە بەرامبەرە گوتارێکی ترەیە ئەڵێت پەنابەران هۆکاری گەشەسەندنی ڕاستڕەوین ئەوان ینی بە هەر بارێکا بێ هەر پەنابەر تاوانبارە ئەوە یەکەمیان لە ناو ڕاستڕەوەکان لە ناو پارتە کۆنسەرواتیڤەکانی ئەڵمانیایە زۆر بەربڵاوە ئەوەی دووەمیان لە ناو خودی پەنابەرانە بڵاو بۆتەوە ینی هەتا لە ناو کەسانێکا کە خۆی هەم بە چەپەزانن لە کوردستان ئاڵەن پەنابەری بووەتە هۆی زیادبوونی ڕاستڕەوی و ئەوەی کە حیزبەکان بەرەو ڕاستڕەوی ڕۆن خۆی نقطەیە بڵێن لە سەرەتا لەسەر ئەم مەسەلەیە حیزبی AfD ئەو ئینەکانە بوو سەرکرێکیانە بوو ناوی گاولان بوو ساڵی 2014 بوو AfD حیزبێکی ڕاستڕەوی پەڕگیرە حیزبی بەدیلی ئەڵمانیا باڵێکیشی هەر فاشیستن نەتوانی پێیان بڵێ فاشیست ینی بیۆرن هۆکە ئەوە سەرۆکی باڵە فاشیستەکەیە لە ئەڵمانیا توانی پێ بڵێ فاشیست کەس ناتوانێت بوو بۆ محکەمە و ئەوە سەرمێنراوە دەلایل ئەمە کابرای فاشیستە ئەو باڵانە ئەو گاولان 2014 وتی هاتنی پەنابەران دیاری خوددایە بۆ ئێمە ینی هەدیەکە ئەو نازیستە بڵێ بەڵێ ئەو گاولان ئەو سەرۆکی کتریانە وتی ئەمە بۆ ئێمە هەدیە یعنی ئەبێ ئێمە ئیسفادەی لێ بکەین ئەمە بیقۆزینەوە ئەم وەزع بۆ خۆمان ئەوە تا ئەیبینین ئێستا نەتیجەکەی ئێمە ئەیبینین 2014 حیزبی AfD چۆن بوو یعنی چۆن ڕاستڕە و پەڕگیر و ڕەگەزپەرست بوو بەرامبەر بە پەنابەران لە گوتاریا ئێستا حیزبەکانی تر وایان لێ هاتووە ینی مەزە حیزبێکی وەکو یونیۆن یا بڵێن ئەوەی دوایان بڵێ پێ بڵێن یەکێتی سۆسیال مەسیحی یەکێتی مەسیحی دیموکرات کە فریدریش مێرس ئێستا سەرۆکێتی و ئەبێ بە ڕاوێژکار بە هەمان شێوەی 2014 AfD قساکات لە بەرامبەر لە مەسەلەی پەنابەرانە حیزبی FDP بە هەمان شێوە
بێجگە لە حیزبی دیلینکە ینی حیزبی چەپ تەواوی حیزبەکانی تر کەم تا زۆر گوتاری ینی هەمویان بە یەک دەرەجەنە گوتاری ڕاستەوەکانیان وەرگرتووە لە مەسەلەی پەنابەرانە بەو شێوە قسەکەن کە پەنابەران هۆکاری هەموو کێشەکانی کۆمەلگان هەندێکیان ناڵێن پەنابەران چونکە زان ئەوە دەسەواژەیەکی ڕەگەسپەرستانەیە کە تۆ هەمویان تاوانبارکەی یان ناڵێن تاوان بەو پەنابەرانی تاوانکار و ناتوانێ و کەلیمە چاق و وەشیێنەوە شتانە بەڵام لە ڕاستیە تەواوی ئەو ڕێکارانەی ئەیگرنە بەر بۆ ئەوەیە کە یاسای پەنابەری و مافی پەنابەری نەهێڵن ینی ئەو سیاسەتانەی کەسێک وەکو فرێدریش مێرس لە مانگی یەکی ڕابردووە ئەوە پلانی پێنجخاڵی خستە بەدەم پەرلەمان لەگەڵ پلانی 27 خاڵیە پلانانە ینی هەر ماڵاوایی ئەڵمانیای لە مافی مرۆڤ لە مافی پەنابەری بەڵام حیزبێکی وەکو حیزبی سەوز بە پلانی دەخاڵی یە منافەسەی یونیۆنەکە حیزبێکی ترێ یەت ئەڵە دەنگ بە ئێمە بدەن بە کۆنتترۆڵی پەنابەری بکەین بۆ ئەوەی ئەوانی تر بە غەڵەت نیکەن یعنی حیزبەکانیان ئەڵێن بۆ ئەوەی AfD بۆ ئەوەی حیزبی بەدیلی ئەڵمانیا حیزبی ڕاستڕەوەکان سەر نەکەون ئێمە بە ناوەڕۆکی سیاسەتی ئەوان بەرامبەر پەنابەران جێبەجێ بکەن چونکە ئەگەر ئەوان بیکەن زۆر خراپترێکن خۆیان قسەیە ڕاستیەکی تایە بەڵام خودی ئەو سیاسەتەی کە ئەوانەی گرنە بەر بەو شێوەیە وا ئاکات کە گوتاری ڕاستەوەی لە وڵاتە بەهێز بێت کە ئەوە ئەم هەڵبژاردنەی پێشوو شەرەوەی دەرخست یعنی ئەوان حیزبی بەدیلی ئەڵمانیان بوون بە خاوەنی 152 کورسی و دەنگەکانیان دوو هێندە زیایی کرد و ئەوانەی کە هەموو گرەویان لەسەر ئەوە کرد کە بەو سیاسەتانەی کە دژی بە پەنابەر بەو شێوە قسەکردنە دژی پەنابەر ئەتوانن دەنگی AfD بۆ خۆیان بن هەمویان دەرکەوت کە غەڵەت بوون لە سیاسەتەکانیانە ینی لە تێڕوانینەکان تەنانەت لە ناو حیزبی چەپیشە باڵێکە بوو باڵی سارا ڤاگنکنێشتیان پێوت ئەم کە هەر ناوی بەخۆی وەتی ناوی تەواوی حیزب بکوژ و ببڕێ حیزب هەر خۆی بوو خۆی هەموو شتێکی دانا خۆی جیا کردەوە چەند ساڵ لە ناو حیزبی چەپا خەریکی تەفرەقە نانەوە بوو جیا بووە لە 2020 یەکەم جا تۆزێ باش بوو زۆری شتی لەم هەڵبژاردنەیە توانایەوەشی نییە بچێتە پەرلەمان و هەمان بەس شتێکی کەمتر ئەیوت ئێمە نابێت زۆر ئەوانەی کە ئاوێتە بوون بە کۆمەلگای ئەڵمانی ئەو پەنابەرانە قەینا بەڵام بۆ ئەوانی تر بە تونتر بینەوە ینی هەر هەمان ناوەڕۆکی سیاسەتی ڕاستڕەوەکان وەرگر و دۆڕاندی حیزبی FDP باوان شێوە دۆڕاندی حیزبی یونیۆن ڕاستەکە یەکەم بوو بەڵام هیچ دەنگێکی AfD بەراو لای خۆی نهێنا بگرە ئەوانەی کە پێشتر زۆر دەنگیشانەیە بە حیزبی یونیۆن دەنگەکانیان یا بە AfD چونکە ئەگەر قەرار وابێ پەنابەر هۆکاری زۆربەی زۆری کێشەکانی کۆمەلگا بێ یا هی هەموو کێشەکانی کۆمەلگا بێ ئەوە چی پێویستەکە من لە ڕێی وەکیلەوە سیاست بکەم هەرچم دەنگ بۆ حیزبە دەم کە لە هەمووی خراپتر و لە هەمووی تونتر و هەمووی ئەوەترە زبردەسترە بەرامبەر بە پەنابەر یعنی من پیان نەڵێم بەوانەڵێم وەکیلە بۆرجوازیەکانی فاشیزم وستم لەسەر ینەی تر قسە بکەم ئەو گوتارەی ترکڵێ ئەڵێ هۆکاری هەڵکشانی ڕاستڕەوین ئەوە لە ناوی ناباوە لە ناو بڵێم زۆر هەتا پەنابەری شاباوە هۆکار جایە لە بیان و لە هەر مەسن
ئەمە هەلێکی ڕەخساندووە بۆ ڕاستەوەکان، بەڵام هۆکار نییە. هۆکارەکە ئەو هەڵامی دیایەکە لەسەر پەنابەر دروستەکرێ. مەسەلەن هۆکارەکان ئەو سیاسەتانەیە کە ئەو حیزبانەی کۆنزەرواتیڤ و لیبراڵەکان جەوێکە ڕەخسێنن کە ڕاستەوەکان گوتاریان لە ناو خەڵکە لایەنگری بۆ پێیاێ خەڵک بە دوای ئەوان وەکو بەدیل سێرکە سیاسەتی ئەوان وەکو بەدیل ببینێ. بۆ ئەڵمانیا ئەمە واکە کە دەنگی ڕاستەوەکان زیاد بکە. یعنی تۆ سەبارە بە تاوان حەزەکەم شتێ بڵم لە ئەڵمانیا ئەو داتانەی ئەو ئامارانەی سەبارەت بە تاوان هەیە ئاماری زانستی نین، ئاماری پۆلیسی، ینی و هەموو کەسێکی شەگرێتەوە کە غیرە ئەڵمان بێ، ینی کەسێ بۆ گەشت و گوزار بێتە ئەڵمانیا تاوانێ بکات، کەسێک کە هەر مەسەلەن بۆ بازرگانی دەرمان یا بازرگانی سێکس ئەمە شتانە کە بێتە ئەڵمانیا ماوەیەکی کاتی بێنێتەوە هەر پێوترێ بێگانە، پێوترێ ئاوسلەندە و پەنابەرێکی داماویش کە مەسەلەن لە کامپی پەنابەرانایە هەر پێوترێ هەر لە یەک ئامارا کۆکرێتەوە. ئەمە وای کردو مەسەلەن هەنێ ئامار ڕاستە هیچ معنایەکی نییە، تۆ ناتوانێت هیچ نەتیجەگیریەکی زانستی لێ بکەیت، زۆر ئاسان بەکار بهێنرێ بۆی لەلایەن سیاسیەکانەوە بۆی هەڵامی دیایی دروستکەن ئەها پەنابەران هۆکاری زیادبوونی تاوانن لە وڵاتە. ئەم چەنا بەحس کراوە لەسەرەوە کە کۆچ و پەنابەری هیچ پەیوەندی نییە بە زیادبوون و تاوانەوە. لە بەرامبەر ئێمە چەنا تاوانی ڕەگەزپەرستانەمان هەیە، تاوانی ڕاستڕەویمان هەیە لە وڵاتە، هیچ هەڵایەکی میدیایی لەسەر ناکرێت و لەلایەن پۆلیسەوە ئەشارێتەوە و دیزە بە دەرخۆ ناکرێت. ئەڵەن هۆکارەکەی ناجێگیری باری دەرونیە یا هەڵی تەکنیکیە یا هەوڵێک بووە بۆ تێکدانی ئاسایشی گشتی. ئەم شتانە ناوتری ئەمە مەسەن کاری تیرۆریستیە، ناوتری ئەمە کاری ڕەگەزپەرستانە. یعنی مەسەن چەند راپۆرتم خوێندوتەوە لەسەر ئەوە کە لە ساڵانی ڕابردوودا کامپ شوێنی حەوانەی پەنابەران کە زۆرجار لە شوێنەکە کۆکرێنەوە چەپەکە ئاسانتر نیوە نازیەکان و ڕاستڕەوەکانەتەوان خوان پێ بگێنن لەگەڵ دوکانی ئەوە بڵم لەگەڵ نێرگە لە خانە و دوکانی دۆنەر و ئەم شتانە هەمووی مەسەن چەند ئاگری تێبەرێت. بەڵام لە ئاماری پۆلیسا بەچی ئینکراوە بە ئاگرکەوتنەوە یا بە ئاگرخستنەوە، نەک وەکو تاوانی ڕەگەزپەرستانە. مەسەن لەلایەکەوە تاوانی پەنابەر یا ئەوەی کە مەسەلەن لای خۆمانەوترێ سەرڕەش، یعنی ئێستا مەسەلەن خۆ من یا کەسێکی تریش چەند بان و کتێب گەڕمەوە ئەوە ستانداپ کۆمیدیانێکی ئەڵمانە ڕەشپێسە ئەڵێ قساکەم لەگەڵ خەڵکە ئەڵێن واو ئەڵمانێکە زۆر باشە. ئەویشەڵێ ئێمە زمانی دایکمە من بەس ئەڵمانیە زانم ئەڵمانێکە باشە یعنی چی؟ یعنی بەس لەبەرەوەی ڕەشپێستە کار ئەم عەقڵێتە لە ئەڵمانیا بەسە عەقڵێتێکە کە لەم ڕێکداوە. بەڵام هاوڕێم مرۆ من نەزانم کە مەسەلەی تاوانکاری ئەوانە بەشێک ئێمە لێرە لە سویدا تەبعاً ینی ئەو ئیحسایەتانە لەسەر تاوانکاری ئەوانە زۆر سیر و عەجایبە تەبعاً خەڵک ناتوانێت ینی ئەو ڕقەمانە و ژمارانە هەمیشە ڕێگومکەرە. بۆ نمونە سوید بە یەکێک لە وڵاتانە ناسراوە کە تەجاوز بە ژنان زۆرە، بەڵام باسەکە لەسەرەوەیە تۆ لێرە لە مووقفێکی پاسا بۆ نمونە یەک قسە بەرامبەر بە ئافرەتێک بکەی نەک ئەوەی کە پچیلی نزیک بیتەوە ئەوانە ئەمە بە جۆرێک لە تەحەڕش حسابە و قانون حکمی ئەوانە لەبەرەوە دیارە لێرە
هەر جۆرە کاریشی لەم بابەتەوە ژنان زۆر ئازادانەتر و زۆر نەترسانەتر ڕوو بەڕووی ئەما بنەوە. لەبەرەوە لێرە مەسەلەنەوەی کە لە شەقامەکانی سلێمانی یاخود لە هەولێرە لە شوێنەکانی تر لە خۆرهەڵاتی ناوەڕاستە زۆر ئاسان ئەکرێەوە هەموو ڕۆژێک ژنان ڕوبەڕوویە بنەوە ئەوانە هەموو ئەوە لێرە بە تاوان حسابە لەبەرەوە حسابەتانەی تاوان زۆر ڕێگوم کەرە. شتێکی تر ئەوەیە نەزانی یاسا نابێتە هۆکارەوەی کە تۆ پارێزراوبی لەوەی کە بە تاوان کار بژمێری و تاوان لێرە بۆ نمونە لێدان لە گڵۆپی سووری مرور بۆ نمونە تاوانێکا چێتە ناو لیستی ئەو تاوانەوە کە تۆ کردوتە یانێمانەش هەموو حسابەکرێ بە جۆرێک. بەڵام لە تاوان بترازین من شتێکیش بوو لە چەند ساڵ لەمەوبەر 3-4 ساڵێک لەمەوبەر هەروە سەبارەت بەم ئیحسایەتانە و بەم ستاتیکانە من ستاتستیکانە جۆم لێ بوو کەسێک پرۆفیسۆرێک لە بواری بڵین کریمنۆلۆژیا لە بواری ئەلمی تاوانە باسی ئەوەی کردکەوتی بەشی زۆری ڕاستە ئێستا بەشی زۆری تاوانە تونند و تیژەکانەوانی ئینسان پشتن و ئەوانەیە لە نێو ئەم بەشەیە لە کۆمەلگایە کە لە دەرەوە هاتوون. بەڵام باسەکە لەوەیە کە ئەوانەی کە ئەمەحسایەتانەکەن ئەوە ناڵێن کە ژمارەی ئەوانەی کە بوونەتە قوربانی هەر هەمان ژمارن ینی خودی تاوانەکە زیادی نەکردووە بەڵام بە جۆرە لە جۆرەکان کۆمەلگا پێک هاتووە لە توێژی جۆر بە جۆر و هەمیشە و دایم ئەو توێژەی کە دەزەبا بۆ کاری تونند و تیژی ئەوانەیە و توێژەی خوارەوەیە کێشەکە لەسەرەوەیە هەژاری بڵین تەقسیمێکی ئیتنیکی تەقسیم کراوە و بەشی زۆری ئەوانەی کە هەژارترین و پراوێست کراوترین بەشەکانی کۆمەلگەن ئەوانن کە لە دەرەوەی وڵات هاتوون هەر بەو پێەیە جاران کە پەنابەر یاخود کۆچ کرد و نهات بوو هەمانە و تاوانەنە ئەکران لە ناو ئەو بڵین خەڵکە هەژارەیە کە لە سویدا بوو ئێستا کە خەڵکی دەرەوە هاتوون بە جۆرە لە جۆرەکان ئەوان چوونەتە خواری خوارەوە و تەواوی تۆژەکانی تریان قۆناغێک بەرز کردوێتەوە بەو یاعتیبارەیە کە تاوانەکە هەر لێرەیە ڕاستەکە ئاڵێ کۆچ کرد و کردوێتی بەڵام حقیقەتەکەی ئەوەیە کۆچکردو نایکە ئەو خەڵکانەیەکەن کە بوونەتە قوربانی هەژاری و بێکاری و یاخود بە جۆرێک پراوێستکەوتن لە چاو کۆمەلگایە. بەڵام لە من بترازین ئایا شتێکی تر ئەوترێکە پەنابەران وە کۆچکردووان بوونەتە هۆکاری دروستبوونی قەیرانی ئابووری لە ئەوروپایە بۆ نمونە ئەمانە خەڵک هاتووە و کاری ڕەنگەکەن و بڵین زەریبە نایەن یاخود تاکس نایەن باج نایەن بە دەوڵەت و هەروە بێتەوە زۆر لە ئیمکاناتەکان و لە سۆشیال و لە ئەو بیمانەی کە هەن سوود وەرەگرن و ئەمە هۆکاری دروستبوونی قەیرانی ئابووریە ڕات چیە بەرامبەر بەمە تێڕوانی دەست کۆمەڵناسێکی ئەڵمانیە بە ناوی کریستۆف بوتەڤێکە لە بواری هەژاریە بەحس و شتەکە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ توێژینەوە لەسەر هەژاران لە ئەڵمانیا زۆر زۆر ئاسانە بۆ چونکە تۆ لە ئەڵمانیا دەستگای دەوڵەتی و هەیە سنتەری ئیشی هەیە جۆب سنتەری هەیە کە هەموو ئامارێکی لایە لەسەر هەژاران لەسەر هەموو ئامارێکی لایە لەسەر کرێکاران کە چۆنە ژین چی سەرفەکەن چی ئەخۆن چی ناخۆن و چەندێ داهاتیان هەیە بەڵام لەسەر دەوڵەمەندان نییە بۆ چونکە تۆ دەستگایەک نییە لە دەوڵەمان لاوە سوپەڕیچ ئەوانە بکۆڵێتەوە بزانێ خەریکی چی و چەندێ پەیاکەن و چۆن سەرفێکەکەنەوەوانە تۆ ناتوانانی زۆر لێکۆڵینەوەیان دەسەر بکەیت ئەوەی کە مەسەلەن ئەوترێ مەسەلەن هەژارە بڵێم پەنابەران خۆیان لە باجە دزنەوە پەنابەران وەکو خۆ باسی کرد مەسەلەن زۆربەی زۆریان لە بەشی خوارەوەی کۆمەڵیان لە چینی کرێکارن لە چینی کرێکاری هەرزانیشن ئەوەی پێوەترێ ئەوەی کوالیفیکیشنیان نییە زۆربەی زۆریان و لە سێکتەری ئەوە خزمە گوزاریەکانە ئیشەکەن ئەمانە ئەگەر خۆیان بدزنەوە
مەسەلەن یا ئیشی ڕەشکەن یا باج نەدەن بە دەوڵەتەوەمانە ئاسان دەرەکەون و ئاسان ئەگیرێن و بڕەکەشی زۆر زۆر کەمە، بەڵام بۆ هیچ ناوترێت لەسەر دەوڵەتێکی نیۆلیبراڵی کە باج خودی دەوڵەت باج لەسەر دەوڵەمەندەکان کەمە کاتەوە ڕاست بۆ هیچ لەسەرەمە ناوترێ بۆ لە هەفتاکانی سەدەی ڕابردووە هەتاوەکو ئێستا هەر دەوڵەتی هاتوۆتە سەر حکوم باجی لەسەر دەوڵەمەکان کەمتر کردوێتەوە زیاتری نەکردووە و هەموو ئەوەی ڕێگولیشنێکی یاسایی ڕێخستنێکی یاسایی بۆ وەکو بربەستێ لە بەرامبەر کەڵاگەکردنی سەرمایە بۆ ئەمانە وەکو هین سێر ناکرێ وەکو هۆکار بۆ قەیرانی ئابووری لە بەرامبەر ڕوەکرێتە مەسەن ئەو چینی خوارەوەی کۆمەڵگا جا وترێ ئەمانە هۆکارن بۆ قەیرانی ئابووری ئەم قسانە کە بۆ شێوە کریانی ئەگەر هیچ پەنابەرێکش لە ئەڵمانیا نەمێنێ ئەو وەختە ئەنیشن بە ئەوانەی کە هەر ئەڵمانن بەڵام هین وەرەگرن چی پێڵە یارمەتی کۆمەڵایەتی وەرەگرن ئەوەی هەرس پێوتێنەوە پێیان ناڵەنەوانە تەمەڵە نانوێ ئیشکەن ئەوە هۆکاری ئابووری هۆکاری قەیرانی ئابووریە تەمەڵەکان هۆکاری قەیرانی ئابوورین دایما بیانوویەکە دۆسترێتەوە بۆەوەی کەسێکی تر و بڵم هێزێکی تر غەیری سەرمایەداری خۆی بکرێەوە بە هۆکاری ئەوە قەیرانەکان یەکێ لەو شتانێکە مەسەلەی ڕێپرۆدەکشنە مەسەلەی بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی یعنی ئەمە هەموو دەوڵەتێ بێ پرسێ ئەوانەی کە هێشتا ناتوانن ئیشکەن و ئەوانەی چیتر ناتوانن ئیشکەن چۆن بەخێوەکرێت ڕاست ئەمە ئارکی بەخێوکردنەکانەکەوێتە ئەستۆی کێ ئەمە پرسیارە گەورەکەی لە کۆمەڵگایە ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتان و یەکیان بە ئەجەندای 2022 یان بە ئەجەندای 2030ەوە هەرێکە پرۆگرامێکی هەیە بۆ کۆمەڵگا یان چیەکەن مەتەن چارەسەریان بۆ ئەمە چییە چارەسەریان بۆ خزمەتکردنی پیر و پەکەوتە یا بۆ خزمەتکردنی مناڵانەی هێشتا نەگەشتونەتە سەردەمی ئەوەی بتوان خۆیان کار بکەن مەتەن چارەسەرەکان ئەوەیە کە تەبەنی کار زیاتر بکەن یعنی جاران لە 65 تۆ خانە نیشینە بووی ئێستا لە 70 خانە نیشین بە لەولا خزمەتگوزاری تەندروستی کەمترەکەنەوە بۆەوەی کە پیر بوو ئەڵە پیربارە بەسەر کۆمەڵگاوە زۆریان وا بیرەکەنەوە مارێکە هەر باشکرا شێڵن کەواتە تا ئیشەکە و تا توانای ئیشی هەیە بیڕەتێنە کە توانای ئیشی نەما بمرێ پێش ناگا خزمەتگوزارێکی تەندروستی وای هەبێ بۆ ئەوانشی کە گەنجنمە تەمەنیان هەیە و بڵێم لە توانای کاریان هەیە سەعاتی کاریان لە 40 بۆ بکە بە 42 بیکە بە 45 بیکە بە 50 ئەمانە هیچی وەکو هۆکار سیر ناکرێ ئەمە هەموو هێرشانە بۆ سەرمافی مرۆڤ بۆ بەسەر مافی کرێکار هیچی ناکرێ بەڵام وەزعێکی دروست کردووە کە ئەوانەی کە بە چیری خوارەوەی کۆمەلگان فێری دزی بن ڕاو ڕوود بن لەم لابیهێنە لەو لابی بەدای پۆشە خۆ لە باج و ئەوە ئەوانە وەکو هۆکار و وەکو قەیران زۆر ئاسانتوانی بێ بڵێ ئەمانە هۆکاری قەیرانی ئابوورین پێشتر دیکتاتۆرەکان چون ئەم ئیشانیانە کرێسە وڵاتە لیبرالەکان دیموکراسیەکان خەریکی ئەم بەسمە مەسەن جگە لەوەش تا لەمانش گەڕێن کە ئۆکسیان چەنا تۆ ئەوە دەوڵەمەند هەیە سوپەڕیچی هەیە کە مارخەریکی خۆدزیینەوەن لە باج هەتا ئەو باجەشی کە زۆر زۆر کەم کراوەتەوە لە سەریان ئەمە بەحسی
بەرهەمێنانەوەی کۆمەڵایەتیە کە تۆ بە سیاسەتێ ئەتەوێ دەوڵەمەنەکان و ئەوانەی کە سەرمایەدارە گەورەکان مەسەلەن ببەخشی لەوەی کە بێن خزمەتی کۆمەڵایەتی بکەن یەی دەوەکو دەوڵەت ئەڵێم دەوڵەت یەت شەڕەکە پێچێتە هەژارەکان شەڕەکە پێچێتە چینکرێکە شەڕەکە پێچێتە ئەوانەی کە وردە بۆرجوازیان پێوترێ. ئێستا من ئەمڕۆ لە بەنێک سەرچاوەی ئەمریکاییەوە ئەو هەواڵەم خوێنەوە کە ئەم تاکس لابردنەی کە ترامپ ئەیکا لە ماوەی 10 ساڵی داهاتووە نزیکەی 4 تریلیۆن دۆلار 4 تریلیۆن ینی 4 ملیۆن 4,000 ملیار دۆلار بۆ دەوڵەمەنەکانە جێڕێتەوە یعنی هەموو ساڵێک 400 ملیار دۆلار ئەگەڕێتەوە بۆ دەوڵەمەنەکان. سەروەت و سامانێکی گەورەیە لە کاتێکا کە قسە لەسەر ئەواکرێت کە کۆچکردوان هاتوون و اقتصادی وڵاتیان وێران کردو و گوایە بە جۆرێک کارێکیان کردووە کە ئابووری وڵات بەرەو داخشان چووە. شتێکی تر لە ئەڵمانیا کە من زۆر بە متەناقض لەگەڵ ئەمەیە ئەیبینم ئەوەیە کە ئەڵمانیا کێشەیەکی دیموگرافی هەیە ینی بەشێک لە دیارە هەموو ئەوروپاوایە بەڵام ئەڵمانیا بە تایبەتی یەکێکە لە وڵاتانەی کە بەرامبەر بە هەڕەشەیەکی گەورەی کەمی دەستی کار ئەوەستێتەوە لە ساڵەکانی داهاتووە ینی هەر ئێستاوە گەر ئەم بڵێن شەپۆلەی پەنابەران و کوچکردوان نەبووایە هەر ئێستا ئەڵمانیا سەرباری ئەو کێشە ئابووریە گەورانی کە بە دەستیەوە ناڵێنی ئێستا بەدەست قەیرانێکی ترەوەی ناڵانەویژەوەیە کە هێزی کار کەمە بووە کە هێزی کار کەمە بێەوە دەستی کار کەمە بێ بە ناچارە بێ کرێ بچێتە سەرەوە کە کرێچێتە سەرەوە قازانجی سەرمایهداران و یاخودەوەی کە قازانجی پێئەپێورێ ئەوەی کە پێشکەوتن و گەشەکردنی سەرمایهداری و اقتصادی پێئەپێورێ کە کەڵەکە بوونی سەرمایە ئەوە دێتە خوارەوە و ئەمە لە ئاسێکی دنیاییە وەختێک لە بەرامبەر چێ لەگەڵ سەرمایەکانی تری دنیاە کەوێتە کێشەوە دۆخی ئابووری ئەو وڵاتە ئەتەپێ ئەوە نەیتر ینی سەرمایە لە جێگایەکەوە کە نسبەتی قازانجی کەم بێ بەرەو جێگایە گەڕوان کە نسبەتی قازانجی زۆر بێ ینی نەزانم ئەم باسانە لە ئەڵمانیا ئەکرێ سەبارەت بەم لایەنە خۆی هەموو حیزبەکان بێزگە لە حیزبە زۆر ڕاستڕەوەکان ئەواڵن ئەو نقطەیان هەیە کە وڵاتی ئێمە پێویستی بە هێزی کارە ڕاستڕەوەکان ئەڵێن با مناڵ زۆر بخەینەوە خۆمان یعنی ژن بکەن بە مەکینەی دروستکردنی مناڵ بۆ ئەوەی پێویستمان بەینی دەرەکی نەبێ ئەمە فانتازیایە کەم ژن هەیە لە ئەڵمانیا بەوە ڕازی بێ بۆ نیشتیمان حەوهەش مناڵ بخاتەوە یعنی ئەمە شتێکی خەیاڵی لە بەرامبەرەوە هێزانەی کە واقع بینترن یان ئەڵێم پێویستمان پێێتی بەڵام کرێکارێکە هێنین هێزێکی کارە هێنین بەڕاستە خۆوان ناڵێم بەڵام سیاسەتەکانیان دەرێقات کار بکە بەڵام مافی نەبێ مافی سیاسی نەبێ مافی سیاسی نەبێ یا لە هەڵبژاردنەکانمانە ڕەگەزپەرستانە ڕەگەزپەرستانە کاتیگۆریە بەکارهێنن ڕەگەزپەرستانە ئەڵێن ئەوانە بە ڕوومان تێ بکەن کە لە کولتوری ئەمەوە نزیکن بەو شێوە ڕەفتارەکەن یعنی هەوڵەدەن مەسەلەن هەم هێزی کار بهێنن و ئەو هێزی کارەش بێماف بێ لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی کولتوریەوە لە خۆیان نزیک بێ گەرەمەش نەگونجا دیسپلینیان بکەن عاقڵیان بکەن یعنی هەر وەختێ ویستیان وەکوانی تر بژین نیشانیان دەن کێ دەوڵەتە کێ حکوومەتە کێ دەسەڵاتی هەیە لە وڵاتە ئەو ئەگینا پێویستیان پێوە خۆشیان ئاگاداریەوەن کە ئەو کێشانە کە تۆ بتەوێ ئابووری وڵات بەهێزکەیت
ئابووری کە ئێستا ئەڵمانیا ئەوێ ئەوە پێوترێ شتاند ئۆرد یعنی ئابووری لە ناوخۆیان بەهێز بکرێتەوە یعنی لە جیاتیەوەی تۆ بچی لە هەوڵاتی زۆر هەرزانە بە دوای هێزی ئەوە هێزی کاری هەرزانە بکەڕێ بگهێنرێتەوە بۆ ئەڵمانیا بەڵام بۆ ئەوەی تۆ ئەڵمانیا سەرنج ڕاکێشکەی بۆ سەرمایە پێویستە کۆمەڵی یاسا بگریتە بەر کۆمەڵی ڕێکار بگریتە بەر کەوا بکە کە ئەوان بگەن بەو قەناعەتەی بەڵێ ئەڵمانیا باشترە بۆ ئەوەی کە من سەرمایە گوزاری تیا بکەم هێزی سەرمایەدارێکە ببینێ مەسەلەن لە ئەڵمانیایە لە شوێنێ سندیکای کرێکاری زۆر بەقەوەتە دەوڵەت کۆمەڵە یاسا و ڕێکاری زۆری داناوە بۆ پاراستنی کرێکار بۆ ئەوە بۆ پاراستنی ژینگە ئەوانەی تایە سێرەکە قازانجێکی وان ناکە کاتە بێ بە ناوی لابردنی بیرۆکراتیەوە دەیانەوێ ئەو شتە نەمێنێ لە ئەڵمانیایە ینی ئەوەی کە هێزی کار بەڵێ هێزی کاریان پێویستە بەڵام هێزێکی کارێک نەوێت بێ بە ئەڵمان نەوێت بێ بە هەوڵاتیەکی یەکسان لەگەڵ ئەوانی ترە و ئەم سیاسەتەی شتەنیان بەرامبەر بە پەنابەر نییە باوە کەسی واس نەکە مەسەلەمە پەنابەر لە بەرامبەر خەڵکی ڕەسەنی وڵاتەغا بڵێن بەڵکو ئەمە هەموو گروپێکی کۆمەڵایەتیە گرێتەوە کە بەتەن وەکو کرێکار وەکو ئەو کەسەی مەسەن لەشکری بێکار یاوانە یارمەتی کۆمەڵایەتی وەرەگرن چینە پەراوێستراوەکانی کۆمەلگا زۆر ئاسان کرێت دسپلین بکرێن هەر ئەو یاسانەی ئەمڕۆ بەکارە هێنرێ بۆ دژاتی پەنابەر بەیانی دەوڵەت تۆ دەوڵەتی گۆڕی بە دەوڵەتێکی پۆلیسی وا لێکرد بۆ پەنابەر بە یاسای تەواری حکومکانە بە دەستور بەیان ئەتوانی بۆ هەژارانیشی بەکاربێنی هەر ئێستا شەڕەشەوە بکەن بەرحاڵەوە ئەمە لە ئیتالیا یاسانە بۆ شێوە جێبەجێکرێ لە بەرامبەر پەنابەرانە ناساسە ئەوەی کە هەیە بە جۆرێک ئەمەی کەیانوێ بیکەن لە بەرامبەر کۆچکردوانە بە ئیماراتکردن و سعودیکردنی ئەوروپایە یعنی تۆ پێویستت بە دەستی کار هەیە بەڵام دەستی کارێک بێتە ئێرە و ئەوانە کە کۆیلە بێ کە هیچ مافێکی نەبێ کە بێکار بوو ینی ماف بیمەی بێکاری یانی چی کە پارەی نەبوو مناڵەکانی بژێنێ سۆشیالیانی چی بڕۆ ئیش بکە و هەر کارێک دەستەکەی ئەوانە بە هەر جۆرێکە و بە هەر چەند سەعاتێکە بیکە و بەکرەیەکی کەم بۆی کوا بە زیندوی بمێنی تۆ بژی ئەمە ئەو یاسایە کە یانەیە فەرزیکەن بەڵام باسەکە لەسەرەوەی ئەمە لە ڕاستیا پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە لە هەموو ئەو هاوسەنگە و ئەو بەهایانەیە کە لە 100 ساڵی ڕابردووە لە ئەوروپایە و لە دنیای سەرمایهداری پێشکەوتووە جێگیر بووە هەر بەو دەلیلێ و بەو بەڵگەیەشە ئەم پەلامارەی کە لە ترامپەوە ئەیبینین هەتاکو ڕاستیستەکانی ئەوروپا نیشانەیان لە پەنابەران و لە کۆچکردوان گرتووە بەڵام ئەوان مەبەستیان هەموو چینی کارگەرە هەموو ئەوانێکەوە کارەکەن و ئەم کۆمەلگایە لە سەرشانی ئەوانە چرخێ هەموو ئەوانە بێ کۆیلایەتی قوبوڵ بکەن تێبینێکی جوان بوو ئەچمە سەر باسێکی تر بەڵامبەر لەوە پێم خۆشە هاوڕێیان ئاگادار بکەمەوە گەر کۆمنتێک یاخود سەرنجێکیان هەیە سەبارەت بەم بابەتە یاخود ممکنە ڕخنیان هەبێ یاخود پرسیاریان هەبێت لەوانەی کە ئێمە لێرە قسەی لێکە نەتوانن بە کۆمنت لە ڕێگەی فەیسبوک و لە ڕێگەی یوتیوبیشەوە بەشدارمان بن ئێمە کۆمنتەکانە خەینە سەر شاشەکەەوە هەوڵەدەین وەڵامیان بین و ژمارێک لە هاوڕێیان تا ئێستا هاتوون سڵاویان ناردۆ بە جۆرێک و کۆمنتیان نووسیوە ڕێسیەوە هاوڕێ دلێر فەرەیدون عەدنان تافگە ئیبراهیم عەلی والی حسێن مریەم هەموو هاوڕێیانە سپاسیانەکەین بۆ بەشداری کۆمنتەکانیان حتمما لە کۆتایی ئەم گفتوگۆیە کۆمنتەکانی ئێوەش لەسەر شاشە نیشانە دەین و ڕوبەڕووی هاوڕێ میرۆیەکەمەوە بۆی کە کۆمنتیان لەسەر بایە خود وەڵامیان باتەوە کە پرسیار هاوڕێ میرۆ من پرسیارێکی ترم کە بۆ دروست بوو لە ئەمە لە ڕاستی ئاڵ و گۆڕە سیاسیەکان چۆنە بینیت ئەم
دۆخی کە هاتوۆتە پێشەوە ئەم ڕەوتە بەرەو ڕاستڕەوی ئێستا هەر بە تەنها مەسلەی پەنابەران نییە و مەسلەی کۆچکردووان نییە بەگشتی ئەوەی کە بینرێت بۆ نمونە لە کەسێکی وەکو مێرس کە هاتوۆتە سەرکار و ئەوانە ڕاستەڕوویکی زۆر زۆر بەرچاو و بە جۆرێک بازار چۆن بڵێن ئازادی بازار و ئازادی سەرمایەکی زۆر متەتەڕیفتر و پەڕژیرتری لە تاتشەر و لە نوێنەرانی بڵین ئەسڵی نیۆلیبرالیزم هەیە ینی زۆر مەیلێکی زۆر بەرچاوی بەرەو ئەوە هەیە وەکولەن هەموو ئەوروپا خەریکە بە ئاراستەیەکی ڕازڕەویە ئەڕوا کە تۆ ئێستا کە ئەبینیت لانی کەم فاشزنین ئەمانە بە جۆرە لە جۆرەکان خەریکن خەڵک دڵی یەکە دەنەوە بەرحاڵ نامێریت وەکو بۆ نمونە حیزبە نازیەکە دوژمنی خەڵک نییە بۆ ئەندازەیە دڕندە نیە وەکوی کە ئەمە شتێکی ئاسایی بێقوڵ کرێت ئایندەی ئەم دۆخە بەرە و چۆ ئەچێ چۆن ئەیبینید وە ئایا هەلومەرجەکان ئەوەی کە لە ئەوروپای بە بڕوای ئێوە بەتایبەت لە ئەڵمانیا فرسەتی ئەوە ئەکاتەوە کە ڕەوتێکی سۆشیالیستی بێتە پێشەوە هەم هەلومەرج چۆن هەڵەسەنگێنی خۆی لە ئەڵمانیا شتێکەیە پێوترێ براند ماوە ینی دیواری ئاگر بڕ ئێمە لەگەڵ فاشیستەکان نامانەوێت هیچ پەیوەندیەکمان هەبێ و سیاست لەگەڵ فاشیستەکان ناکەین فاشیست لێرە ئەمە بەستیان حیزبی بەدیلی ئەڵمانیە لەگەڵەوە چونکە لە دەستوری شاوەکو حیزبێکی ڕاستڕەوی پەرگیر سیرەکرێت بەڵام لە ناوەڕۆکە هەمان سیاست جێبەجێەکەن کە حیزبی بەدیلی ئەڵمانی خەوی پێوە بینێ لە ڕیتۆریکیانە لە گوتاریانناڵێ نامانەوێت لەگەڵاوانە پەیوەندیمانەبێت ئێمە ئەم دیوارە ئاگر بڕە هەر ئەهێڵینەوە و پێویستیشان پێوێتی ئەوان ئەو دیوارە ئاگر بڕە خزمەت بۆوانەکە بۆی کە بتوانن هەمان سیاسەتی نیوەلیبرالی هەمان سیاسەتی ئابووری لیبرالی جێبەجێ بکەن و خەڵکیش وا هەست کات کە ئەمان خزمەت بەوانەکەن یعنی ئەمان نەبوون بە ڕاستڕە و نەبوون بە پەڕگیر یعنی ئەمە ئیسپادەی بۆوان هەیە من هەم لە خەڵک بەڵامان خوێندومەتەوە هەم لە گفتوگۆش لەگەڵ خەڵکامە لە زۆر وڵات بەو شێوە یعنی کە حیزبێکی چەپ هەمان سیاسەتی یا حیزبێکی کۆنسەرواتیڤ هەمان سیاسەتی ڕاستڕەوی جێبەجێ بکە خەڵک زۆر لێ ناترسێ بەڵام کە ڕاستڕەکەی کات هەمان ناوەڕۆکە هەموو یەتە سەرجادەوە ئێمە لە مانگی یەکی ئەم ساڵا بینیمان کاتێ فرێدریش مێرس دەنگی ئەوە قوبوڵ کرد دەنگی حیزبی بەدیلی قوبوڵ کرد بە سەدان هەزار کەس هاتنە سەر جادە لە ئەوە دژی ئەوەسانەوە کە نابێت لەگەڵ ڕاستڕەوەکانە بەڵام لە واقع من لەسەر و قەناعەتم ئەمە قسەی زۆر نووسەرەکە لەسەر فاشیزمیشیان کردووە لە ئەڵمانیا یەکێ لەوانە ڕای نارکونێلە یەکێ لەوانە یەشای لاندایە کە قەمان نووسەری مارکسین و لێکۆڵەرە و مێژووناسن کە لە شێوازی بەرهەمهێنانی سەرمایەداری دوو جۆر حکمی هەیە حکمی لیبرالی و حکمی فاشی و لەو بەینا هاتوچۆوەکە یعنی وەکو حکم یعنی وەکو بزوتنەوە جیاواز مەسەڵەن تۆ بزوتنەوەی فاشیست نییە وەکو لە سەردەمی هیتلەرە بڵام لە سیەکانی سەدەی ڕابردووە تۆ ئەوە هەبوو ئێسئای هەبوو ئێستا شتۆم ئەبتایلون 2 ملیۆن کەسیان هەبوو 2 ملیۆن کەس ئەمە میلیشیا بوون ئەم ملیشیانە ئەتوانێ هەڵیانە کوتایە سەر سندیکا کرێکارەکان هەڵانە کوتایە سەر چالاکوانانیان کۆمۆنیستەکانیانە بەر بۆ کامپی سۆسیال دیموکراتەکانیان سەرکوتە کرد مارشیانە کرد بە هەموو وڵاتە ئاگەڕاند کە تا دەریخەنە ئەڵمانیا چەندێ وڵاتێکی بێت تۆ ئێستا ئەم دینەو نییە
ینی فاشیزمی ئێستا نایە بەو شێوەیە لە ڕێگەی میلیشیاوە. ڕاستە خۆتۆ میلیشیا هەیە، هێزی هەیە، هێزی ڕاستڕەوی، بەڵام هێزێکن مەسن ئینتگرێت بوون لەناو دەوڵەتە و بۆ کاتی پێویستیش بۆ ئەوە پۆلیس چاویان لێ بنووقێنێ، دەوڵەت چاویان لێ بنووقێنە، جارجار پێویستیان. بەڵام ئەم فاشیزمەی کە ئێستا ئیشەکە لە ڕێی پەرلەمانەوە، ئیشەکە لە ڕێی دیموکراسیەوە، لە ڕێی ئینتگرێت بوونەوە لە ناو دەوڵەتە، لە ڕێی هەژمونەوە لە ناو کۆمەلگا ئیشەکە، ینی فاشیستێنی وەکو من. بەڵام سیاسەتەکەی کە جێبەجێیەکە، فاشیزم لە ئاساسە سیاسەتێکی تایبەت بەخۆی نی، سیاسەتی ئابووری. سیاسەتی ئابووری فاشیزم هەمان سیاسەتی لیبرالیزمە، هەمان لیبرالیزمی ئابووری لێرەیە مەبەسمانە، هەمان سیاسەتە، هەمان ئەو نیۆلیبرالیزمەیە کە تۆ ئێستا ئەیبینی. لەبەرەوە مەسەن لە ئەڵمانیا تۆ تا 4 ساڵی تر نایبینی کە ڕاستە لەوانەیە لە هەرێمەکانە حکوومەت پێک بێنرێ، یا مەسەن لە ئاسەر ئاستی کۆبوونە بە یەکەوە ئیشکەن، بەڵام لەسەر ئاستی ئەڵمانیا نایبینێ ڕاستەوخۆ لەگەڵ حیزبی بەدیلی ئەڵمانی و ڕاستڕەوەکانە ئیش بکرێ. بۆچی؟ پێویستیان بۆ دیوارە ئاگر بڕە هەیە. ئەگەر بێت و حیزبی چەپیش بکەوێتە ناو ئەم داوەوە، ینی پێی وابێ مەسەلەن بۆ بەرگریکردن لە دیموکراسی پێویستە ئێمە دژی حیزبی بەدیلی ئەڵمانی بوەستینەوە. ئەمە سیاسەتێکی زۆر زۆر غەڵەتە. ئەمە حیزبی چەپەکات بە ڤێرژنەیەکی چەپتر لە ئەوانی تر. مەسەلەن حیزبی سەوز چەپە، تۆزێ ئەم چەپترە لە چەپێکی لیبراڵی، چەپێک کە باوەڕی بەوە نییە مەسەلەن خەباتی چینایەتی، باوەڕی بە تاکس خستنە سەر ئەوە دەوڵەمەندەکانی، هەتا بڵام لە شێوازە ڕیفۆرمەکەیە. ئێمە ئێساڵێن چەپ ناڵێن چەپێکی شۆڕژگەڕنەوە، ئەوانەیە هیچ نەوێ سۆسیال دیموکراتیە بن سەدەکانی سەرەتای سەدەی 20 کە بەڵام ئەو ڕەوتە هەیە. مەسەن لە ئەڵمانیا ئەو ڕەوتە هەیە، ئەڵێت AfD حیزبی بەدیل دژی هەرچی بوو، ئێمە بێ لەگەڵیان بین. ئەمە سیاسەتێکی غەڵەتە. مەسەڵەن ئەگەر بۆنمە ئەگەر دەوڵەت حکوومەت سیاسەتێکی جێبەجێ کرد لە فریدریش مێرس بۆنمە لە یونیۆن، ئەم بڵێ ئێمە چینە پشتی ئەوە. ئەگەر مەسەڵەن حیزبی بەدیلی ئەڵمانی دژی ئیمپریالیزمی ئەمریکایی وەسایەوە، ئێمە بچین پشتگیری لێ بکەین. مەسەن ئەم سیاستانە تا ئێستا لە ناو پێشتر لە ناو حیزبی چەپە هەبووە. حیزبی چەپ ئەم ماوەی پێشوو تۆزێ سیاسەتی خۆی گۆڕی، ئەمە وایە کە مەسەلەن دەنگی زۆر بکە لە ناو خەڵکە. مەسەن یەکێ لە خەبەرە تۆزە خۆشەکانی ئەڵمانیا ئەوەیە کە مەسەن حیزبی چەپ چەند مانگێک پێش ئێستا ئاستی لە 3 بوو، 2.8 بوو، شتێکی وا بوو. لە ماوەیەکی زۆر کەمە حتا پێش هەڵبژاردن، چەند ڕۆژە پێش هەڵبژاردن لە ڕاپرسیەکە ئاستی گەشتە 7، ئێستا 8 شتێکە. هەواڵە خۆشەکەژەوەیە کە لە ناو لاوان و گەنجانایە بە زۆری دەنگەکان. یەکەم هێزە لە ناو لاوان لە 18 بۆ 22 ساڵ ئەوەی بزانم، یەکەم هێز ئامانەوەی خەبەری خۆشن. بەڵام ئاەت حیزبی چەپ وەکو خۆی چیەکە لەم دەستکەوتە؟ دووبارەی فرۆشێتەوە بە هێزە کۆنسەرڤاتیڤ و لیبراڵەکان، یا بۆ خۆی بەکارهێنێ پەرلەمانی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دروستەکە لە پەرلەمانە. خەباتی چینایەتی ئەگەر بە شێوەیەکی ڕیفۆرمە خوازانش بێت بەرەو پێشەوە، ینی پۆپولیزمێکی چەپ بەرەو پێشەوە یا نایبە. یعنی ئەوانیانەوێت دووبارە بیخەنە داوی سیاسەتی جەنگ خوازانەی ئەڵمانیاوە. مەسەن لە ئەڵمانیا ئەمە ئەفسانەیە بڵاوەکرێتەوە کە گوایە ترەمپ و ئەمریکا پشتیان لە ئۆکرانیا کردووە، پشتیان لە یەکێتی ئەوروپا کردووە، کاتە یەکێتی ئەوروپا بێ خۆی بەهێز بێت، خۆی
خۆی بەهێز بێ یعنی چی ینی وڵات ببێ بە سەربازگە یعنی بودجێ زیاتر بۆ خۆپەرچەکردن سەرفکرێت جۆرێک لە کەینیانزمی سەربازی یعنی دەوڵەتێکی ڕەفاو بۆ دروستەکەم بەڵام لەسەر چی ئەساسێ هەرچەنەوە دەوڵەت ڕەفاش دروست نابێتەوە وەکو ئەوەی کە خەونی پێوە بینم بەڵام لەسەر چی ئەساسێت لەسەر ئەساسی ئەسکەرتاری لەسەر ئەسەسیەوەی کە وڵاتەکەم بە سەربازگە ئەوێ ئەمە پەرە پێ بدەن و ئەوێ مەسا حیزبی چەپ و هێزە چەپەکانیش بێنە ئەمینەوە بێنە ئەو بێنە ژێر چەتری ئەو نەراتیڤەوە کە گوایە کەس نەماوە بەرگری لە دیموکراتی کە یەکێتی ئەوروپانە بێ بەرگریکردن لە یەکێتی ئەوروپا بەرگریکردن لە دیموکراتی پارە سەرفکردن بۆ خۆپڕچەکردن بەرگرکردنە لە ئەگەر بێن بتوانن دووبارە حیزبی چەپوە لەناو حیزبی چەپا زۆر هێزن کە ئەو مەیلیان هەیە ئەو مەیلیان هەیە مەسەن هەم لە پێوترێ بەرژەوەندی باڵای دەوڵەت هەرچی بەرژەوەندی باڵای دەوڵەت بوو یعنی چەپم تا وەختەی وەزعەکە شەڕابێ کە شەڕ بوو وەکووانی ترم لێ یعنی مەزن ئۆپۆسیۆنێکی ڕاستەقینە نین مەسن کە بوو بە مەسەلی خەتەر هاتە سەر نیشتیمان و وڵات وەکو سۆسیال دیموکراتی 1940 لە پێش جەنگی جیهانی یەکەم هەموو سۆسیال دیموکرات دژی جەنگ بوون هەموو دژی جەنگ بوون سۆسیال دیموکراتەکان نی ئەڵمانیا جێگەی ئومێدی هەرچی حیزبی کرێکاری بوون لە ئەوروپا کاوتسکی وەکو پاپای چینی کرێکاروا بوو کەچی لە بڕی ئەوەی ببن بە ئۆپۆزیسیۆنێ بۆ ئیمپریالیزمی ئەڵمانی بڵێن نا ئێمە دەنگ نادەین بە پارە سەرفکردن بۆ جەنگ هاتن وتیان رووسیا هەڕەشەیە بۆ سەر بەربەریزمی رووسی و ئەوە هەڕەشەیە بۆ شارستانیت و ئێمە ئەبێت دژی ئەم هەڕەشەیە بوەسینەوە دژی ئەم ئیمپریالیزم و چاوچنۆکێ بوەسینەوە ئەگەر وانەکەین شارستانیت لە ناوەچێت و ئەو شتانە و جەنگی چینایەتی هەڵەگرین بۆ دوای جەنگ حتا مەسەلەن ئۆرگانەکانی حیزبی سۆسیال دیموکرات داوایان لە خەڵکە کرد چون ماڵەکانە گەڕان داوایان لە ژنی سەربازەکانە کرد باسی دۆخی خراپی خۆیان نەکەن بۆ سەربازەکان لەبەرەکانی جەنگ نەوەکو مۆراڵیان تێکبشکێ و نەتوان بەرگێ حیزبێکە بگاتە ئەم ئاستە ترسیج مەزە خەباتی چینایەتی بۆچی پێویستە مەسەن هەر وەکوانی تری لێ بەڵام لە بەرامبەرە لە یعنی ئومێد هەیە بەڵام زۆر پۆتەنشاڵی ناومێدبوونیش زۆرە لە ناو حیزبی چەپە ئەوەی هەیە ئایا حیزبەکە بڵام حیزبە بچووکەکان حیزبی بچووکی کۆمۆنیستی گروپی بچووکی ئەوە شۆڕژگێر زۆرن بەڵام پەرت و بڵاون ئایامانە ئەتوانن یەک بگرن ئەتوانن شەقامێکی بەهێز دروستکەن دژی گەشەی فاشیزم ئایا ئەتوان لە کۆمەڵگایە مەسەلەی پرسی چینایەتی و خەباتی چینایەتی بەرەو پێش بن ئایا ئەتوان نەکەونە داوی حیزبە لیبراڵ و کۆنسەرواتیڤەکانەوە ئەگەر بتوانن مەسەلەی خەبات دژی فاشیزم گرێ بدەنەوە بە خەباتی چینایەتیەوە ئەوە ئومێدەیە ئەگەر ئەوەش نا داهاتوێک زۆر ڕوونی نییە ینی لە ئەڵمانیا ڕاست لە ڕاستیە ئەم پشەپۆلە کە هاتووە کێشەکە لەوەیە کە ئێمە لە هەلومەرجێکی زۆر نالەبارترین باسی فاشیزمی پێشووترت کرد کە چۆن خۆیان چەکدار کردووە و میلیشیان هەبوو 2 ملیۆنیان هەبووەوانە وەختە پێویستیان پێی بووە بەڵام ئێستا لە ڕاستیا پێویستیان بەمە نییە چونکە هەرەو کاتەکە ئەوان میلیشیایشی 2 ملیۆنیان دروستە کردووانە حیزبی سۆشیال دیموکراتی ئەڵمانیا دەوڵەتێک بوو لە ناو دەوڵەتە یعنی هەموو ئەو دامەزراوانەی کە دواتر بەشیچان دەوڵەت لە شوێنێکی وەکو سویدا
کە دەوڵەت دواتر دەستی بەسەراگرتووەوانە لە ڕاستیا کارگەر خۆی لێرە دروستی کردبوو. سۆشیال دیموکراتەکان حیزبێک بوو نوێنەرایەتی چەندین ئۆرگانی جۆر بە جۆری ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتیانە کە لە بواری لاوانە، لە بواری ژنانە، لە بواری تەنانەت بڵین هەرە وەزیەکانە، لە بواری ڕێکخراوی جۆر بە جۆری سەقافی یاخود هوەری ئەوانە لە هەموو بوارێکە سۆشیال دیموکرات دەسەڵاتی هەبوو، قودرەتی هەبوو، پرۆژەی هەبوو. ئێستا ئێمە لە شوێنێکی تراین، لە جێگەیەکی تراینوە لە ڕاستیە هاوسەنگی هێز زۆر بە زەرەری کارگەر و بە زەرەری جوڵانەوەی سۆشیالیستیە و پرسیارێکی گەورەیە بەڕاستی ئەم شەپۆلە لە ڕاسیزم و لە فاشیزم لە دنیا چۆن وەڵامەدرێتەوە لە حاڵێکە کە ئەمڕۆ ئێمە ترامپ بەڕاستی نوێنەرایەتی فاشیزمی دنیاکە. وەختێکیش لە ئەڵمانیایی بینی، ئەڵمانیش دێتە پێشەوە لە بری قسەکردن لە بەرامبەر ئەم فاشیزمەیە، قسە لەسەر بەرامبەر چیە یاخود پڕکردنەوەی شوێنی چۆڵی ئەمریکایە لە بەرامبەر رووسایە ئەوانە لە بری هەوڵدان بۆ گەیشتن بە چارەسەرێک بۆ کێشەی ئۆکرانیا یاخود بەرحاڵ گوشاردانان، بەڵام گوشاردانانێک بە ئاراستەی کۆتایی هێنان بە جەنگەکەیانەک بە ئاراستی فراوانکردنەوەی ئەوانە لە بری ئەوانە هەستەکەی کە ئەوروپا بانگەشەی خۆکۆکردنەوە و خۆپەرچەکردنەدا. بڕۆ قسە لەسەر تەرخانکردنی 2.5 بڵێن بودجەی بەریتانیا بۆ مەسایلی سەربازی وازام لە ئەڵمانیاش هەروای لێ دێتەوەوانە هەموو ئەمە لەسەر حسابی سفرەی خاڵی و بێنازی کارگەر و زەحمەتکێشی ئەم وڵاتەیە چێتە پێشەوە لە خەڵکی کارگەر و بڵین بێدەرامەتی ئەم وڵاتەیە سێنەوەی کەن بە قورجی شەڕ و ململانەکانی خۆیانە. لە ڕاستیە چەپ دەستبردننی بۆ هەڵبژاردن و بۆ ئالێتی هەڵبژاردن و بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکان بە تەنهاوەکو میکانیزمێکی سیاسی ناتوانێت وەڵام دەرەوەی ئەم دۆخە بێەوە. ئەم دۆخە تا ئەو جێگایی کە ئەحزابە چەپەکان لە دەرەوەی پەرلەمان و لە دەرەوەی لە ناو کۆمەڵگای دەست نەبەن بۆ ئەوەی کە ئەلتەرناتیوێک بێنە پێشەوە وەمشینە وەڵامی ئەم دۆخەیان پێ نەدرێتەوە. بەرحاڵم باسە باسێکی کراوەیە کرێت لە بەرنمەکانی داهاتووشا قسەی لەسەر بکەین و قسەش لەسەرەوە بکەینەوە خەڵکە کە خۆی بە چەپ و کۆمونیستە زانێت لە کوردستانەوە یاخود لە خۆر هەڵاتی ناوەڕاستەوە لە ئەوروپا وڵاتانی دەرەوەی سەرمایهداری وڵاتانی پێشکەوتی سەرمایهداریە ئەژین چۆن چۆنی ئەتوانن لە پرۆسەی بەرەنگار بوونەوەیە کاکە حتمما شکڵەگرێ و حتمما خەڵکی کارگەری ئەم وڵاتە بێدەنگدانانیشێت چۆن لەم پرۆسەیە بتوان بەشداریان ببێ. میرۆگە ڕازی بیبن پێم باشە من پرسیارەکانم تەواو بوو بەڵام کۆمەڵێک کۆمنت هاتوون دانە بەدانە و کۆمنتانی هینکەم بیرم نەچێ. پێشتر سوپاسی هاوڕێیانێکم کرد کە لەگەڵمانە بەشدار بوون. ئێستش هاوڕێ ئاسۆزەند، زانە عارف، لاڤە ئاریا، لوقمان مستەفا، سەردار، عەبدوڵڵا حەمە هەم کۆمنتیان نووسیەوە سڵاویان ناردۆ سوپاسیانەکەین. بەرحاڵ دانە بەدانە ئەو کۆمنتانەی کە هاتوون یاخینە سەر شاشەکە و پێویست بکە کۆمنتیان لەسەر بەی ناخود ئەگە پرسیا بن وەڵامیان بدەینەوە. نووسێتی هاوڕێ دلێر کازم ئەڵێ سیاسەتی حکوومەتەکانی ئەوروپا و ئەمریکا کێشەکە خەنە ناوڵات کێشە ئەخەنە ناوڵاتانی ئەفریقا و ڕۆژهڵاتی ناوەڕاست ژین تێک ئەدەن خەڵکیش هەڵدێت بۆ لایەن واز لەو وڵاتانە با خەڵک هەڵنێ. بەرحاڵ دروستە بەڵام باسەکە لەوەیە وا ئەزانم هەرتۆ تەنە هاڵاتن نییە. ئەم تەیر و تیور ئازادە بۆ کوێچێ ئەوانە سەرمایە ئازادە بۆ هەرکوێ چێ تەنانەت لەشکری وڵاتانی سەرمایهداری ئازادن بۆ هەرکوێ چون ئینسانەکان بۆ ئازاد نەبن بتوانن سنوورەکان بەزێنن. ئەم سنوورانە بۆ بەرگیر بێ لە بەردەم پاتوچۆی ئازادانی خەڵکە. خەڵک پێی خۆشە لە ئەوروپا بژی و ماڵی خۆی جێڵێ دێ لە ئەوروپاژی بێمافیەوەی هەبێ. بە هەرحاڵ لە هەزاران ساڵ لەمە بەرەوە خەڵکم کاری کردووە مە شەر بەردەوام بێ ممکنە بە هۆکاری جۆر بە جۆر لاانێ بە هۆکاری کارەساتی سروشتی خەڵک ناچار بێ.
تەوەقعێکی ئاوا هەیە لە 25 ساڵی داهاتووە تقریبان 300 ملیۆن کەس لە بڵێم نیمچە قارەی هیندی ناچارە بن ماڵ بەجێ بێڵن وە بگوێزنەوە ئەو شوێنە بەجێ بێڵن بۆ کاری کەش و هەواو ئێم 300 ملیۆنە ئەڕۆن بۆ شوێنێکی تر خۆ ناتوانانی بەریان پێ بگری بڵێ یابەت حتممە ئەڕۆن و شێشە دروستە بێ ڕێگاکەیەوەیە کە سنوورەکان چۆن لە بەرامبەر کاڵا و سەرمایە کراوەتەوە لە بەرامبەر ئینسانەکانی شاوا بکرێتەوە وەش دروستە ئەگەر ئەوروپا پێیان خۆش بێت کە خەڵک لە ئەوروپا لە ئەفریقاوە زۆر نەیە بۆ ئەوێ دروستتر وایە بیرێک لەوە بکەنەوە چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان بکەن لە بەریەوەی کار کێشی کۆمەڵایەتی تر دروستکەن. میرۆ قسەیەکت هەیە لەم بابەتەوە؟ وەر ئەو قسانەیە کە تۆ وتت بەڵام بەسم بۆ منە بە نسبەت ئەڵمانیا وەکو هەم وەکو پارتنەرێکی ئەمریکا وەکو گەورەترین هێزی یەکێتی ئەوروپاش وەکو خاوەنی ئابوووریەکی بەهێز کە لەسەر هەناردەکردن وەساوە ناتوانێت کێ دەست ناخاتە ناو وڵاتانی ترەوە و پێویستی بە بازاڕی دەرەکیە بازاڕی ناوخۆی ئەڵمانیا بۆ بەرهەمی ئەڵمانی بەش ناکات ینی شتێ نییە بڵم دەوڵەتێ بێ تەنیا بازاڕی ناوخۆ بەسە و پێویستمان بە دەرەوە نییە و بە ئاوتەرکیە ژین و ئەوانە بە خۆشیێنی پێویستی بە بازاڕی وڵاتانی ترە بام بازاڕش منافەسەی لەسەرە میرۆ 200 ساڵە سەرمایه‌داری بە بازاری ناوخۆ نەژیاوە کوا سەرمایه‌داری بە بازاری ناوخۆشی نییە ئەم شتێ بازاری ناوخۆ بازاری نەتەوەی هەمانە معنای نییە لە سەرمایه‌داریە ڕاست بەتایبەتی بۆ وڵاتانەی کە زۆر ئابووریان بەهێز کە کاریش گەشتاوە مثلا ئەبێ ئەو بەرژەوەندەکانی پارێزێ بەرژەوەندەکانی پارێزێ و هەم مادەی خاو هەم بازاڕە بۆ کاڵای وڵاتەکەی دروست بکە ئەوانش هەمووی کێشەی لەکەوێتەوە و کێشەی جیۆپۆلیتیکی لەکەوێتەوە ئەوانە ڕەمجارێ بە ئاشتی چارەسەر نابێت ینی سەرمایهدار لەوانەیە هەمووی مرۆڤ دۆست بێ وادانێ هەمووی مرۆڤ دۆستە هەمووی ئینسان دۆستە بەڵام ناتوانن ئەو کێشانە حەلکەن چۆن کێشە پێویستە کێشەی بنیادیە لە سەرمایهداریە پێویستە بە سەرمایهداری خۆیەوە ڕاست دقیقاً. شتێکی کۆمنتێکی تر هاتووە مەڵێ ساڵانی نەوەتەکان لە کوردستان کەرکووچیەکان هۆکار بوون لە شەڕی ناوخۆدا هەولێرەکان و سلێمانەکان بوون دوای 2000ەکانیش کرێکاری ئێرانی و بیانی هەموو سەردەمێ خەڵکێکە دۆزنەوە بۆ کاری بێکاری و ئەزمەکان دقیقاً وایە لە کاتی نەوەتەکانە کە وەختێک هەژاری بڵاو بۆ خەڵک نێوێرا بە گژێکێتی و پارتیا بچێتەوە کە خەریکی تاوانکاری بوونیان و خەتای کەرکووچیەکانە هاتوون سلێمانیان پڕ کردووە و ئێمەش نان نەما و شت نەما هەمی بۆ کەرکووچیەکانە چێت هەمیشە و دایم وایە هەتا کارگەرانی ئەم وڵاتانەش ئاسانترین شت بۆیان ئەوەیە کە قۆچی قوربانیەک شتێکی ترە بەکارهێنا میرۆ بەزم پێ خۆشەوە بەکاربێنم بە ئینگلیزی پێڵێن سکەیپ گۆتەوە نییە بینە دروستەکەیتەوەوانە قۆچی قوربانیەک دانی ئەڵێمە هەمووی خەتای ئەمە هەموویەکەی بە تاوانی ئەو ئاسانترە بۆ کارگەری ئەم وڵاتانە بە دەلیلی بێتوانایی ئەمە بە دەلیلی بێهێزیان ینی کارگەرانی ئەمریکایە دەنگیاندا بە ترامپ هاتە سەرکار بەڵام بوو چونکە ئاسانترە تۆ بڵێ خەتای مەکسیکیە و دەریانکەن بە تایبەتی کە بەبێ پاسپۆرت هاتوون لەوەی بڵێ کە مەسەن خەتای بێزۆیە یا خەتای ئێلۆن ماسکە یا خەتای فڵانە ملیاردێری ترە ئەوەیان شەڕی پێویستە خەباتی پێویستە خۆڕێخستنی پێویستە ماندووبوونی پێویستە بەڵام ئەوی تیان ئاسانە خەتای ئەو دراوسەیە هندیەمە کە هاتووە و 5 مناڵی هەیە و هاتووە لەسەر سۆشیالژی بۆیە من بێکارم بێ ئیشم و هەژارم ئاسانترە و بەرحاڵ وەڵامێکیشە بۆ پرسیارێک پیا کرد کە عەزێتت دەدا من بۆ ڕۆشتایەوە ڕەنجە دەم و ئەوانە بەڵام هەژارم و نەدارم و هیچم نییەوی خۆم و هیچم نییە ئینی بکەمە ناتوانم لە ژیانی خۆم لەزەت ببینم جوابێک بۆ پرسیارەکەی خۆ دۆزیەوە خەتای ئەو ئەفغانیە هاتووە نایڵێ من خۆش بژی بەرحاڵ ئەمە ئەو وەڵامەیە کە کارگەران و خەڵکی
ژێرچەپۆکی ئەم وڵاتانە بۆ پرسیارە بڵین زۆر مولیحەکانی خۆیان دۆزیانەت و بۆی ڕزگاریان بێت لە گەڕان بە دوای ئەو پرسیارانە ئەو ڕزگاریشان بێت لەوەی کەوامان دوو بن و خەبات بکەنەوەمان ئەمەیان ئاسانترە من وای بۆچ خۆی ئەو قسێ زۆر ڕاستە زۆرترین نوکتەش لە نەوەدەکان یەکەم جار لەسەر کەرکووکیەکانە بوو دوایە لەسەر هەولێرەکان هەتا چێتە ناو ژیانی ڕۆژانەی کۆمەڵایەتیشەوە چێتە ناو سوحبەت و گاڵتە و گەپەکانیشمانەوە هەموو وڵاتێ دروستە بێ هەرچە لە ئایدۆلۆژی باڵادەست ئایدۆلۆژی چینی باڵادەستە ئەوە پێویستە وەها ئایدۆلۆژیە بۆ جێگیرکردنی سەرمایە ئەگەر مەسەن ڕادیکاڵ بچیتە ڕیشەی کێشەکانەوە ئەوە کێشە بۆ دروستە بێ لەگەڵاو سیستەمەیە ئەو مێنتاڵیتێش ئەو عەقڵێتێشەیە مەسەلەن لە ئەڵمانیا پێوترێ عەقڵێتی پاسکیل سوار مەسەلەن کە لێ خوڕێ سەری بەرەو خوارە بۆ خوارەوەش پایدەر لێدا ئازن لە ئاستی سەرەوەیە سەری شۆڕکە ئەوان گەورن ئەوان وەکو ئیلۆن ماسک وەکو بلیاردەرەکان ئەوان خەونەکانی خوان بەدیهێنان ئەوان جێگەی ئەوەن کە مرۆڤ وەکو نمونە سەیریانکە وەکو ئینسپایرێشن وەکو ئیلهام بەڵام بۆ خوارەوە ئەوانی تر تیان هەڵڵا فڕیانە ئەوان بۆ سبڵدانی مێژوو باشن ئەو عەقڵێتە هەیە عەقڵێتی ئۆتۆریتیانیزم کە لە هەموو سەردەمی فاشیزما کە بەهێزە بێ و جۆرە عەقڵێتە هەر وەستا حسێن لێرە لە فەیسبوک بە ناوی حسێن مەریەم وەستا حسێن هاوڕێیەکی سڕاویشی کارگەری کوردستانە ئەو شتانێکی لە ئەزمموی پێشووتریەوە هاتووە ئەڵێ بەداخەوە پەنابەرانێکە جنسیان هەیە ئەکەونە ژێر کاریگەری ئەم ڕاستیزمەوە کە دژی خۆیانە دەقیقەن وایە من ئەوە بینم زۆر جار لێرەش نەویستی کاڵێ ڕاستەکەن خەتای پەنابەرانە کە ئەم دۆخەیان دروست کردو خەتای کۆچ کردوانە کە ئەم دۆخەیان دروست کردو و کەسەکە بیرێچێتەوە کە خۆشی کۆچ کردووە خۆشی بەشێکە لەو ئینەوەگەر ئەم ڕاستیزمە فراوان بێتەوە و بڵاو بێتەوە کەسێکە لە سەرجادە خەریکە بەرامبەر بە پەنابەرێک یا بەرامبەر بە کۆچ کردوویەک بەرامبەر بە سەر ڕەشێک ڕاستیستانە جوڵێتەوە لە پێشە داوا هەوێکەی لێ ناکە بڵێ بزانم لەکەیەوە هاتووی بۆ ئێرە جنسی ئەم وڵاتت هەیە ئیشەکەی یان نایکەی زمانەزانی یان نایزانی هەر ڕووکاری دەرەوە کافی بۆی کەوام ڕاستیزمە ممارەسە بکرێ بەڕاستی ئەو ئازیزانە کە یا بەشێک لەو خەڵکەکە بەو جۆرە کە خۆیان بەجێکەوتووە زانن وە لە بەرامبەر پەنابەرانە هەر وەکو ڕاستیستەکان ڕاستیزمن جگە لە ئەوەی لە ڕووی مۆراڵیەوە مشکلیان هەیە لە ڕووی لێکدانەوە و هەڵسەنگاندن و عەقڵیشەوە زۆر لاوازە ئەم تێگەیشتنە خۆی ئەو قسە زۆر ڕاستە ینی بەشێکی پەیوەندی بەو عەقڵێتی پاسکیل سوارەیە کە باسمان کرد بەوە هەیە نەوێری بە گەورەکان نەوێری بەڵام بەوانەی کە لاوازن بکەویتە گیانیان ئەوە زۆر ڕاستە بەڵام پەنابەریش یا کەسی کۆچ ئەوەی کە باگراوندی کۆچی هەیە ئەکرێت ئاوێتەی کۆمەڵگای کولتوری باڵا لە کەوانەیەکا بێت یعنی ڕاستیزم هەمیشە لەسەر ڕەنگی پێست ئیش ناکات بەڵکو لەگەڵ لەسەر کۆنسترەکتێکی کۆمەڵایەتی شەکاخ کامیشە ئێمە جیاکاتە لەوانی تر ئێمە خاوەنی ئەم بەها شارستانیانین ئێمە خاوەنی ئەم سیفاتانین ئەوانی تر ئەو سیفاتانیان نییە دابڕاون ئەمە لە هەموو شارستانێت و لە هەموو کۆمەڵگاکە کە بیاوێ نەتەوە پەرستیە دروستکە بیاوێ یەکێتیەکی کۆمەڵایەتی دروستکە لە کۆمەلگای سەرمایه‌داریان یەکێتی کۆمەڵاتی بۆی لە پشتی سەرمایەوە بوەستێ پێویستی بەم حەکایەتانە هەیە
کەسانێکیش کە کەونە ژێر کاریگەری ئەم ڕاسیزمەوە و پەنابەر بوون یا باگراوندی کۆچیان هەیە زۆر ئاسایی ئەبن بە ئەندامی ئەو کۆمەڵگە نوێیە مەسەلەگەوە نییە دژی هەموو پەنابەرێکن بەڵکو پەنابەر دروستکراوێکە وێنایەکە کە لەوانی ترێکرێن خاڵێکی تریشەوەیە کە سەرمایەداری ئەیەوێت زۆربەی زۆری خەڵک عەقلی لە چاوێ بێت مەسەلەن ئەچمە سەر شوێنی کار تا دوێنێ کار هەبوو چونکە لە گەڕەکەکەمانە پەنابەری تیانە بوو سەر ڕەشی تیانە بوو ئەمڕۆ چمە کار سەیرەکەم پڕە لەسەر ڕەش گەڕەکەکە پڕە لەسەر ڕەش کەواتە لەبەرچی کارم نەما لەبەرەوەی سەر ڕەش لە شوێنی کار زۆر بوو لەبەرچی خانوم دەست ناکەوێت لەبەرەوەی سەرڕەش لە گەڕەکەمانە زۆر لەبەرچی ناتوانم لای دکتۆر زیاتر بمێنمەوە لە عایادەکەی کە قەرەباڵغا کاتم نییە لەبەرەوەی پڕە لەسەر ڕەش مەسا ئەمە وا لێکا کە خوان پێڵەن کەمەنسیەنس حکم بە کەمەنسیەنس ئەو کەمەنسیەنسەکەی یعنی عەقڵت لە چاوتا بێ عەقڵت لە چاوتا بێ شعارەکەی ترامپە کۆمۆن سێنسە ئەمڕۆ ئینیش لاڤرۆڤیش دووبارە دیفاعی لێکرد لە کۆمۆن سێنس سڵاو دەستان خۆش بێت دکتۆر میرۆ جگە لە مەسەلەی کاریگەری پەنابەران لەسەر ئابووری بە قسەی پۆپۆلیستەکان ئەی گرفتی ئینتیگریشن و دەستگرتنی پەنابەران بە بەها کۆنسێرڤاتیڤەکانی خۆیان چی هەندێک ڕۆشنبیر ڕاستەویش خەریکی دووبارەکردنەوە وەکو کارێک بۆ هەڵکشانی ڕاستەوی لە ئەوروپا پرسیارەکە بۆ توێ فەرموو ئەوە بەها کۆنسەرڤاتیڤەکان چەند لایەنێکێ مەسن تاسیری هەیە لە سەر ئەوە یەکیان ئەوان کە ئەو قسانەکەن تەنها تەرکیز لەسەر لایەنی پەنابەرەکەکەنەوە ئەوەی کە پەنابەرەکە خۆیان نانەوێ ببن بە ئەندامی کۆمەڵگە و نایەنە ئاوێتە بن بەم کۆمەلگایە جاو کۆمەلگای لە ئەڵمانیا پێوترێت کۆمەلگای لایت کولتوری ئەوە ڕێنیشاندەر کەلتوری باڵاتر نەک مەڵتی کاڵچار ئەوە نییە فرەکەلتوریمان نییە لای حزبی ڕاستڕەوەکان یا لای حزبی مێرسکە ئەش بۆ بەڕاستڕەوە بەڵکو کولتورێکی مەسیحیمانەیە کولتورێکی ڕێنیشاندەرمانێ کولتورێکە لەسەری بڕۆین کولتورێکی باڵا و ئەوانی ترە بێ ئاوێتەی ئەم کولتورە بن ئەوانیان ئەڵێن ئەمان ئاوێتەی ئەم کولتورە نان وەکو بەراوردێکی مێژووی ئەم قسە لە مێژووە بەرامبەر بە جوولەکەکان بەکارهێنراوە لەلایەن کۆمەلگای مەسیحێتەوە لەلایەن کۆمەلگای باڵا کەوتوانم جوولەکە ئاینێکە هیچ هینێکی تیان نیە مەسەن هیچ توانایەکی خۆ نوێکردنەوەی تیان نیە ئەوان کۆمەلگاکن خۆیان جیاکەنەوە لەگەڵ خەڵک لەناو خۆیانە زەواجەکەن شەعایرێکیان هەیە چی پێ بڵێن ڕیتواڵێکیان هەیە سروتێکیان هەیە 2000 ساڵە هێشتویانەتەوە نایەنەوێ تێکەڵی خەڵبن ئەم تێڕوانینە لە جوولەکە پێدرە جوولەکەی ناو کتێب بۆ وەختەوە بە نادم سەیری کۆمەلگا بکەم بزانم جوولەکە هەیە لیبراڵە جوولەکە هەیە ئەندامی حزبی سۆسیالیستیە جوولەکەی مارکسیە ئەنواع ئەشکاڵ جوولەکە هەیە جوولەکە هەیە فاشیستە یعنی سەری واقع سیاسیەکەیان نەکرەوە جوولەکە هەیە لە سەرمایەدارە جوولەکەشەیە هەژار و کرێکار و ئەوەیە هەزم سەیری واقعا نەکردوات مەسەن ئەمانە کولتورێکیان هەیە ئەمانە ئەم کولتورەش ئەبەدیە ناگۆڕێ ئێساش ئەمان قسە بەرامبەر بە موسڵمانەکانەکرێ بەرامبەر بە پەنابەرانەکرێ ئەمانە بەهای کۆنسەرڤاتیڤیان هەیە ئینتەگریشن نابن میرۆ من و تۆش موسڵمانی لێرە زانی من و تۆ حسابی موسڵ دایان مەسەن
قسە لەسەر بکەن ئایم دەوڵەتە چی کردووە بۆ ئینتەگریشن، چی کردووە بۆەوەی ئەم کۆمەلگایە بێ هەمووان پێکەوە بژین، کولتورێ بەسەر کولتورێکی ترازاڵ نەبێ. هەتا مەسەلەن ئەوان ئەڵەن تێکەڵ نابن، گیتۆی خۆیان دروستەکەن، ناوچەی تایبەت بە خۆیان دروستەکەن. ئەمە قسە حەقەتی تیان نییە. سەبارەت بە نیشتە جێبوون لە ئەڵمانیایە، من لە ماوەی 10 ساڵە دەخانم گۆڕی و هاڕێشماڵە بە بۆنەی ئیشەوە ئەزان مەسەلەن کەچی پێویستە، ینی لە کۆڵن خان شوقەیەکی بچووک 28 مەتر بوو، بە 800 یۆرۆ دەسم کەوت، بە 800 یۆرۆ دەسم کەوت. کە چووم ئەوت قەسری سەلامم تەسلیمەکە، ینی دە دۆکومنتی لێ داوا کردم، ئەوە پێویستە، ئەوە پێویستە، ئەوە پێویستە. مەسەلەن خانوویەک 28 مەترێت 800 یۆرۆ ئەو هەموو شتەشی پێویست بوو. مەسەلەن ناڵن هۆکارە ئابوووریەکەی، هۆکارە مادیەکەی ئەوە چییە کە مەزان پەنابەرێکە چێتە ناوچەیەکە هەژار نشینەوە، بۆ لەبەرەوەی هەر ناوەکەی کە لەسەری نووسرابێ فڵان کەس عەرەبیە ناوەکەی یا ناوێکە یا ناوێکی پەنابەر ئەڵمانی لێ ترسی لێترس خاڵی هەرەوەش نییە لە ئەوە بترسێت لە ناوەکە، کە لە ناوەکە ترسی ئایا بە دوای شتێکی تراگەڕێ، ئایا شتێکی تر هەیە گەرانتی پێمە با کە خانوەکەی بەمێ سەیراگازان پارە و هەیە پارە نییە، ماگانەکە و چەندێکە کەسێ پەنابەر بێ و پارەشی نەبێ و کرێکاریش بێ حتممە نارکەوێتە قەراق شارەوە. بۆ ئەڵمان و غەیرە ئەڵمان خانوو لە هەنێ شوێن کە دەست بکەوێ لە هەنێ شوێن خانوو دەست بکەوێت لەسەر ئەوەیە کە گیرفان توانایی چەندێکە. جگە لەوەش هەتا سیاسەتی دەوڵەت لەسەر ئەوەیە کە ناوچەی لە ناو سنتەرە لە ناوچەکانە وا بکەن کە هەنێ شوێن هەیە پەنابەری کەم بێتەوە. مەزان خۆی سیاسەتی ئەو دەوڵەتە، سیاسەتی شارساسی دەوڵەت و بەزە حیزبە کۆنسەرڤاتیڤ و لیبراڵەکان ئەوەیە کە تا ئەکرێ ئەوان لە گیتوا بژین، لە پارالێل گەزیل شافتا بژین، لە کۆمەلگای پارالێلا بژین. لەسەر ئەمانە هیچ ناوترێ، لەسەر ئەمانە ناتوێت سیاسەتی دەوڵەت چییە. بۆچی مەسەن تۆ لە سیاسەتی شارسازیە تۆ پێینت هەیە خانووی سۆسیال هەیە، خانووی سۆسیال خانوو زۆر جوانی وانە هەمووی شێوان لەیەکە چێ، بەڵام زۆر کەس کێشەی زۆر کەس چارەسەرەکە وەنوە لە ناوەڕاستی ناوچەیەکی دەوڵەمەندایە، دەوڵەمەند نشینایە. لە ساڵانی ڕابردووە بە چەندین شێوە هەوڵ دراوە ئەم خانە سۆسیالانە بە ناوی تعمیرکردنەوە، بە ناوی کە ناشین بۆ ژیانە وێران بکرێن، لا برێن بکرێ بە خانوویەکی کە بۆ دەوڵەمەند بشێ، بۆ ئەوانەی کە چینی ناوەڕاستن، بۆ ئەوانە بشێ و هەژارەکان دووبارە بچنەوە بۆ گیتۆ. هەرکەی لەسەر ئەمانە قسەتان کرد، هەرکەی توانیتان لەسەر ئەم بابەتانە بە دوور و درێژی بەتوول لە تەفسیلی بچن لێکۆڵ نەکەن، ئەو وەختەی باسی بەها کۆنسەرڤاتیڤەکانی پەنابەران بکەن. هەمیشە دایمە بەها کۆنسەرڤەتیڤەکان شوێن کەڵچەرەکەوێ، بەها کۆنسەرڤەتیڤەکان لە وڵاتی خۆشمانە لەو جێگایانە کە خەڵک هەژارە و خەڵک نەدارە و خەڵک پارەی نییە نەخۆشەکانی بەرێ بۆ هندستان و بۆ ئێران و عیلاجیان بکە، ئاسانترین شدەوە بچێن نوشتیان بۆ بکە. ئەنیان بەها کۆنسەرڤەتیڤانە ئەوەیە ئەو واقعەتەکە پێشتر نە خوێنەواری ئاوا بوو، نە سۆشیال میدیا ئاوا بڵاو بوو، نە این ئاوا بڵاو بوو. 30 ساڵ لەمەوە بەر بە ئەندازەی ئێستا تۆ کاریگەری خورافاتت نابینی، ئێستا خورافات لە هەموو جێگایەک لە هەموو شوێنێکا وەکو ئاگەر بەربوو بێتە پوش ئاوا لە کۆمەڵگەی ئەمە دەلیلەکەشی ئەوەیە، دەلیلەکەشی ئەو جیاوازی و قەڵەشتە گەورەیە کە کەوتوتە نێوان چینەکانەوە و ئەو جیاوازیە گەورەیە لە بەردەم ئەو ئیمکاناتانەی کە فەراهەمە و ئەو دۆخە نالەبارە ئابووریە کە ناتوانێت ئەوانە بەراورد بکە یاخود بەدەستیان بێنێ. بەرحاڵ ئەبێ تۆزێک دەسوبردکەین بەداخەوە کومنتی زۆریش هاتووە لەم ئەخیرەیە، بەڵام هەرە بێ بیان خوێنینەوە و یاخود لە شاشەکە پیشانیان بدەین. تاوانکردن تەنها لە ناو پەنابەراندا نیە، ئەمە سەردار عەبدوڵڵا حەماوڕێ سەردار ئەڵێ تاوانکردن تەنها لە ناو پەنابەراندا نییە، بەڵکو لە ناو خەڵکی ئەسڵی وڵاتەکانیشا هەیە
دەبێ یاسا تاوانباران سزا بدە بەبێ جیاوازی ئەمەیە چارەسەر نەک دیپۆرتی پەنابەران بێگومانە ئەو قسەیە کە سەردار لە کەنەداوە لەگەڵ ئێمەیە زۆرتر کاریگەری تەبلیغاتەکانی ترامپە کە سەردارەوێ جوابی باتەوە حتمما منیش پێم وایە دروستە ئەو قسەیە. هاوڕێ ئاسۆزەند ئەڵێ ئایا چاوەڕوانی بەشداری پارتێکی دیکە هەیە جگە لە سۆشیال دیموکراتەکان بۆ هاوسەنگی دەسەڵاتی ئەڵمانیا و دەزانین پارتی سەوز لە ئاستی پێشودا پاشەکشەی کرد هاتوۆتە خوارێ ئایا هۆکاری چێ بەڕایەوە تا چەند ڕاستەوە شانسی گەورە بوونیان هەیە لە هەڵبژاردننی ئایندەی ئەڵمانیا ئەم پرسیارە ڕێک بۆ توێ ڕاستەکەی تا ئێستا وا دەرەکەوێت کە حیزبی داهاتوو زیاتر یونیان بێ یەکێتی بێ لەگەڵ پارتی سۆسیال دیموکراتە و تا ئێستا بەڵام لەوانشە حکومەت دەوایان نازانم ئایا چەند بێت سەبارەت بەوەی کە پاشەکشیان کردووە حیزبی سەوز حیزبێ بوو باسی ئاشتیە کرد باسی ئەوەیە کرد کە ژینگە ڕزگارکەین کە هاتۆتە سەر حکم و بۆ ببەشێ لە دەسەڵات پشتگیری جەنگەکە لە هەموو دنیاە پشتگیری حتا جەنگی شەکە دژی چین ئەڵێ ئایدیالیزمی جەنگی بەرەو پێشەوە بە عەقڵی خۆی پیان وایە وەزیری دەرەوەی ئەڵمانیا کە چین فێری بەها دیموکراسیەکان بکە وازانێ خۆی لێ بۆ بە پێغەمەری دیموکراسی لە جیهانە ئەوە جەنگ پەرە پێدا لەو لاشەوە تا ئێستا هیچیان نەکردووە بۆ مەسەلەی ژینگە بگرە لە مەسەلەی ئینەرژی و لە مەسەلەی شەڕکردن لەگەڵ چینە ئەمان بوونە بە دوژمنی ژینگە ینی ئەوەی کە چوونە لە باڵ ئەمریکا ئێستا چین لە وڵاتانی تر زیاتر ئیشەکە بۆ ژینگە کەچێمان هەمان لەسەر و قەناعەتە کۆنن کە وەکو نەوەدەکان چین ژینگە پیسەکە و ئێمە وەکو هاوپەیمانی ئەمریکا چین فێری دیموکراسی و ژینگە پارێزیەکە نەما هەموو وای کردووە کە دەنگی بڵام بەشێکی زۆری بنکەی سەوزەکان چیە بۆ حیزبی چەپ و ڕاستڕەوەکان بەڵێ چانسی گەورەیان هەیە ئەبێ دوعایەوە بکەین لە 2029 ئەوان حکومەت پێک نەهێنن. ماڵێجا هەر بۆ ئاگاداری تاوڕە ئاسۆزەت لە حیزبی سەوزی سویدە بەڵام ئازان دڵی فراوان لە ڕەخنە قوبوڵەکە بەرحاڵ ئەمە واقعیت و حەقیقەتی چەپەکانی سەوزەکانی ئەڵمانیایە. تافگە ئیبراهیم ئەڵێت سەرمایهداری بیانی تەواو ناوێت هەمیشە چینێکی تر دەکاتە قوربانی بۆ گەشەپێدانی ڕاسیزم و ئێستاش لە کوردستان و دەرەوە دەڵێن سووری هاتون بۆ گرانی بێکاری دقیقەن ڕاستە لەسەر ئەنجام جارست نۆری سووریە سووری بێتە کۆچی قوربانی یا خوسکەی بۆتەکە. عومەرنانەوە بێکاری دیاردێ و لە هەموو شوێنێکی جیان بوونی هەیە بەڵام ڕێژەی لە وڵاتێک و وڵاتێکی دیکە و لە شارێک و بۆ شارێکی تر جیاوازە بێکار چێە و بەچێ دەوتێت بێکار یەکەم دەبێت کەسی بێکار لە تەمەنی کارکردندا بێت و ئامادە بە کار بێت و بە دوای کاردا بگەڕێت. دووەم لێکەوتەکانی بێکاری لەسەر تاک و کۆمەڵگە و خێزان و زانستی کار ئاماژە بۆ دەکات هەر کار ڕێژەی بێکاری بەرز بێتەوە دزی و تاوان و کوشتن و خۆکوشتن و کۆچی بە کۆمەڵ و بەکارهێنان و بازرگاریکردنی مادەی هۆشبەر و کاری سیخوڕی و ئەوەشاردنەی خێزان دەبنە لەوە زیاتر نەهاتووە زانم دەبنە دیاردە لەبەر لە فەیسبوک لەوە زیاتر نایە بەرحاڵ کۆمنتەکە لەوێ وەستاوە. شتێک هەیە لەسەر بێکاری کە من لە ساڵانی 2014 بوو یا 15 بوو ئەمەم بیست لە سوید بانقی شتێکی لە علمی اقتصادا پێڵێن بێکاری سروشتی. ئەم بێکاری سروشتی مستەڵەحێکە و لەگەڵیشیا شتێکی ترێ پێڵێن کێروی فیلیپ یا فیلیپ کێرڤ. فیلیپ کێرڤ باسی ئەوەکە پەیوەندیەکی ڕاستەوانە هەیە یاخود پێچەوانە هەیە لە بینی هەڵاوسان و بێکاریە کە بێکاری زۆر ببێ هەڵاوسان کەمە بێ کە بێکاری کەم بێتەوە هەڵاوسان زۆرە بێ. جا کێروی فیلیپ لەسەر ئەساسی کۆنستانتێ لەسەر ئەساسی سابتێک دانراوە کە ئەمە لەگەڵ ڕۆژگارە وا دیارە زیاتر و زیاترە بێت لە هەفتاکانە
ڕێژەی بێکاری سروشتی کە پێوتری بێکاری سروشتی لە 100 بووە یانی چی ینی بۆ ئەوەی هاوسەنگێک دروست بێت لە بینی بێکاری و هەڵ ئاوسانی ئابوووریە ئەوەی کە نرخی شتومەک زیادە بێ ئەوانە پێویستەکە بێکاریی سروشتی هەبێ بێکاریەک هەبێ لە کۆمەلگا یعنی نسبەتێک لە کۆمەلگا بێکار بێت و داوای کار بکە ئەمە بێکارە نەگەوەی کە قسەی کە هاوڕێ برەڵێت دقیق وایە ئەمە پێویستی سەرمایهداریە مارکس وەختی خۆی بەجێشی یەدەکی پرۆلیتاریا باسێکە کامیشە بێ هەبێ بگەر سەرمایهداری بەبێ ئەم لەشکری یەدەکی پرۆلیتاریایە یاخود لەشکری احتیاتی پرۆلیتاریایە ناتوانێت ژیان بکە ئەمڕۆ لە ساڵی 2015 بانقی مرکزی سوید نامەیەکی نردوو بۆ هەموو حیزبەکان نووسی بووی کە باسی نەهێشتنی بێکاری ئەکەنیاوەی کە هەموو کەسکاری هەبێ ئەوەتان لەبیر بێ ئێمە پێویستمان بە 6.8 لە سەتی بێکاری هەیە لە سویدا بۆیکەوە تەزەخوب لە جێگایە کار ڕابگری ینی کەربی فلیپ ئێستا گەیشتۆتە ئەو جێگایە کە ئەمەی ئەم هاوسەنگی ڕاگرێ لە 100 یا لە 1068 کەسە ینی لە 1000 کەسە لە دانیشتوانی سوید پێویستەکە 68 بێکار بێ ئامادە بەکار بێ هەموو ڕۆژە داوای کارگە و کاری دەست نەکەوێت ئەمە پێداویستێکی اقتصادیە جا ئەوەی کە پەنابەران و کۆچکردوان دێن بۆ وڵاتانە بێکارە بن ئەگەر تەنها بۆش هاتمن کە بێکار بنە سەرمایهداری و سیستەمە پێویستی پیانە ینی باسەکە لەسەرەوە نییە کە ئەم بێکاریە شتێکی ئەوان دروستیان کردووە نەبن پێویستە ببن هەر لەبەرەوە تەنانەت وەکو بێکاریش کە هاتوون بۆ وڵاتانە بەشێکن لە پێداویستەکانی دووبارە بوونەوەی ژیانی سیستەمەکە بەرحاڵ کۆمنتێکت هەیە خۆی ئەگەر بمانەوێت لەسەر کار قسە بێنەوە دووسێ بەرنامەی تر تەرخانکەین ڕاست دەکەین منیش پێم وایە ئەم باسە باسی کار و بێکاری و کارگەرانی خارجی و کولەن ئەو شتانەش کە وترا لەسەر مەواضعی کولتوری و ئەوانە بەڕاستی مەسائلێکم پێویستەکە بەرنامەی تریان لەسەر بکەین بەرنامەیەمان لەسەر هەڵبژاردننی ئەڵمانیا بوو بەڵام دیارە ئەم مەسلەیە لە نزیکەوە مەسی زۆر لە ئێماکە تەنانەوەکو خەڵکانێکە لە وڵاتانە ئەژین زۆر لە نزیکەوە مەسی ئێماکە حتممە نەتوانین بەرنامەی تری بۆ دابنی لە داهاتوە بەرحاڵ هاوڕیانیشی تریش کۆمنتیان نووسیوە بەڵام وا دیارە هەر سڵاو نەفەرەیدون عەدنان بەشدار زێت ساڵح مامە میرۆ بڕۆ بۆ کانیساردی خۆمان زۆر باشەوە ئەو تەشویشانە ناخوێنمەوە زانمەوە هاوڕێی خۆتم دیارە بەرحاڵ هاوڕێیان عومەر هەنگاو ئاوات قادر و دووبارە هاوڕێ ئاسۆزەند کۆمنتیان نووسی و دەستخۆشانیان کردووە سپاسیانەکەم هەر بژین وا ئەزانم گەیشتین بە کۆتایی بەرنمەکەمان هاوڕێ میرۆ ئەگەر قسەیەکت هەیە کە باسپان نەکردوێت لە بەرنمەکە یاخود مەسلەیەکە لە چەند دقەیەکە فەرمووە گەرنا بەرنمەکە تاواکەین فەرموو ڕاستەکەی لەسەر هەڵبژاردنشت شتێکی وام نەماوە مامۆ شتەکانمان باس کرد زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێ بە ئومێدەوەی لە بەرنامەی ترا زۆر پرسیار بروژە زۆر مەسائل هاتە پێشەوە کە بە پێی وەختەکە توانیمان وەڵامیان پێ بدەینەوە حتمما لە بەرنامەی ترا توانین تێروتەسەلتر بچینە سەریان دووبارە سپاس دەکەم دەستە خۆش بێ ئەم ئێوارە یەکشەمێ وەختی ئیسراحەتت بوو کەمیشیش ناساغوی بەڵام بەشداربووی لەگەڵمان لە بۆ ئەم بەرنمەیە دەستت خۆش و ئومێدوارم لە بەرنامەی تریشا میوانداریت بکەین و لە بەرنمەکانمانە بەشداربی هاوڕێ میرۆ زۆر سپاس حتمما زۆر خۆشحاڵ بووم دەستیەوەش خۆش بێ شەوتان شاد دەربشین وەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی هەسپێرم ئابیرم نەچێت سبەی نییە لەگەڵ هاوڕێمۆیە دەحمەد سەبارەت بە پەیامەکەی وەجالان بەرنمەیەکمان هەیە سعات 8 ئێوارە مێدەوارم بەشدار بن بە پرسیار و کۆمنت و سەرنجەکانتان لەگەڵ ئێمەیە بەشدار بن
کاتێکی خۆشتان هەبێ تا دیدارێکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێرم دووبارە هەربژی.